یارانە کوردەوار وەختتان وەخێر. دۆستێک نامەیەکی خوسوسی بۆ من هەناردەگەوە تێیا تەرح نەزەری کردگە پێشنەهادی داگە. نووساگیسی بە نەزەرە من ئەڵبەتە تقریبان پێشنەهادێکی توور و درێژە. نووساگیسی بە نەزەری من ئەو حەدە کە مشاور بەمە ئێوە چون خۆتان ئۆستادن نکات و چتگەلێ موسبەت بەرجەستە بکەن لەبان خەڵک تەئسیری بیشتری ئەبێت بۆ حرەکەتکردن. ئەم فەزا تاریکە کە ئەوە دروستان کردووە بە نەزەرە من کاملەن واقعیەتیشە حرەکەت ناخوڵقێنێت. قسە لە فاسد بوونە کورد تەنها ئەتانێت بە من بێژێت کە هەر جەریانێکیش مادام لە دەستی بە قودرەت ناگا بە سوورەتە بالقووە فاسدە و ئەم کوردە دروست نابێت. کاک شەهرام ئەمەی بۆ من نووساگە و منیش تەشەکورێکم لێ کرد، بەڵام ئەحساسم کرد کە ئێشێ تەوزیحێک لە دیڤەی تێکام بۆ کاک شەهرامەکان بدرێت. ئێمە وەختێک کە ئەم ڕاپەڕینەمان ئێلام کرد چۆنەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ژیانە خۆمان و لەگەڵ کوردبوونمانە وسعەت و پانتاییەکی گەورەتر لەو مەسئلە سەدحیەی کە بەحسی ئەکرێت گرتمانە ئەستۆ و تەرحمان کرد و ڕوانیمان پێیە. ئێمە لە جەهانێکە ئەمڕۆ ئەژین کە لە تەقسیممەندی قڕون یا واینە قەرنە 21م، جەهانێک کە ئێمە لە داڕشتنە دنیای ئەمڕۆیە شەریک نەبووین، جەهانێک کە ئێمە وەکو هەر تاکێکی کورد ناگەهان ئەحساسمان کرد مەوجودیەتمان هەست و هاتینە ناوی و محاسرە کریاین و گەمارە و دریاین بە لایف ستایلێک و بە جەبرێک لە زندگیە کە تەحمیل بوو بۆ پێمان. فرێک لە ئێمەمانان ئامادەگیە زندگیە دنیای ئەمڕۆژیشمان ئەلا ڕقمە ئەوەی کە 50 ساڵمانە نییە. ئێمە لەگەڵ شەرایەتە جەدیدا نەڕاهاتگین، نەتەعەمقمان کردگە، نە نەقشێکمان هەست و نە قورساییەک لە خۆمان هاوێنین. شاید جاران پێشووتر من نەبوو گەمە گوزارشێکی دروستریش نایە، بەڵام ئینسان نەتوانی حەدس لێبە کە قەدیمیەکانە ئێمە لەسەرێ هەنێ ڕەوایەت و لەسەرێ هەنێ ئوسول و پرەنسیب و بە گوێرەی شێوەی ژیانیان بلەخەرە معنایەکیان لە زندگی کردبووە بۆ خۆیان و هەر ئەوە باعث بوو کە یەک مەسیرێک لە ناو زندگیانە تێی بکەن. بەڵام ئینسانە ئەمڕۆژی ئینسانە بێمەسیرە، ئینسانێکی بۆش و بەتاڵە کە خۆیشی نازانێت بۆ ژیان ئەکات، چۆن ژیان ئەکا، تا کوێ ژیان ئەکا و معنایەکی نییە بۆ بوونە خۆی. دەرنەتیجە اتفاقی کە ئەکەفێت بێگانەبوونە ئینسانە لە خۆی و حڕاکردن ئینسانە لە خۆی. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆر لە ڕۆژی ئەوەڵی شۆکە هات گەرەکی بوو لەگەڵ ئەقڵە سەلیمە مەردما بەرخوردکە. ئەقڵە سەلیم عیبارەتە لەو جۆرە بیرکردنەوەی باوەک گشت کەسێک بێ ئەوەی لەحزەیە تەئەممولی لێ بکات بۆ خاتری ئەوەی وەکو دیگەران وێت، وەکو دەوروبەریەکانی وێت، وەکو تەمامی دنیا وێت کە قسە ئەکا ئەویش قسە بکان مەرغوب وێ. مثالتان بۆ لێدەم. هەچ کام لە مەردمە ئێمە لە تەعەمقێک و لە ڕوانینێکی ئەمیقی فەلسەفیوە، هیچ کام لە مەردمە ئێمە لە ئەشکەوتە موسڵەدا نەنیشت پەی بەوە بوات کە فڵانە دین خاسە یا فڵانە دین خراوە.
ئەیتەیست بوون خاسە یا دینی بوون و مسلمان بوون و بەهایی بوون و جوولەکە بوون و مەسیحی بوون. نا ئەم مردمە لە بڕهەیەکە لە سەردەمێکە شتێ بوو بە مۆد و گشت کەسێ فێری بوو بێ ئەوەی هەیش تەعەممقێکی کردوێت. ئەو تەبدیل بوو بە ئینسانێکی بێدین بەر لەوەی هیچ چەشنە ئەدلەیەک و ئێستدلالێکی بوو پێ بکە. هەر بۆ خاتری ئەوەی کە لە دنیای ئەمڕۆ بوو گەسە مۆد ورد و دەرسە ئێمە لە بەشە سیاسیان تەرەفدارە لیبرالیزم و دۆمۆکراسین، لە بەشە ئابووریە حەز بە سەرمایەداریەکەین بێ ئەوەی کە لە حەزەیە فکرمان کردوێت و ئەگەر ئێمە لە 1950 لەدایک بووینە چەپ نەبووین، مارکسیست نەبووین. یعنی ئەوەی کە ئەوێت و باو ئەوێت و مۆد لە ناوە مردمێکە سەرفەن باشترین حاڵەت نییە کە اتفاق کەوتەگەن، بەڵکو مەسئلەیەکە کە زەرورەتە زەمانەس کە ئینسانەکان ئەو سەردەمە ئەبێ وابن. ئەو بۆ مەعنا نییە کە ئینسانەکان خۆیان بەوە ئەگەن، بەو مەعنا نییە کە کەسانێک کە نخبەیە ئەو سەرزەمینە ئەو مردمە بەرەو ئەوێ ئەوەن. ئەو بۆ مەعناسە کەسانێک کە کەرەستەی دەسەڵات وا لە دەستیانە ئینسان گەلێ دروست ئەکەن کە مەطلوب و مەتبوع خۆیان بێت. بۆیە دەستگاهە ئاموزش و پەروەرش داهێن، بۆیە تۆ ڕام ئەکەن وەکو چۆن حەیوانی ڕام و دەستەمۆ ئەکەن ڕام دەکەن. ئەمە بۆ مەعنا نییە کە تۆ حتمەن لە ئینسانێکی 200 ساڵە پێش عاقڵتری، داناتری، ئینسانتری، ئەخلاقیاتت گەیگەسە ئەوجی فەزیلەتەکە دوا لە ئەوجیە چراچوون لە ساڵە 2020 زندگیەکەی، لە عەسرە 4G و 5G زندگیەکەی، بە هەر سەرچێک لە مۆتۆرە سەرچەکانە تۆ ئەتوانی هەر مەطلبێکە گەرەک بێ بیزانی یا ئمڕۆ کەلەی سەری تۆ مەتاڵبێکی فرەتری واتیا تا باوات تۆ فرە شتێکەزانی کە باوات نەیەزانی. بەڵام ئەمە بە معنای ئەوە نییە کە تۆ عاقڵتری لە باوات، ئەمە بە معنای ئەوە نییە کە تۆ فەهمی دەتر و با تەجروبەتر و تێگەیشتوتری لە باوای خۆت. بە پێچەوانە دنیای ئەمڕۆ ئینسانێکی بەغایەت سەتحی و بەغایەت ئەحمەقی گەرەکە کە لەحزەیەک لە بوون خۆی فکر نەکاتەوە. دەرنەتیجە ئەگەر تۆ ئەوێنی ئمڕۆ حەماقەت لە جەهانە بێداد ئەکا، دەلیلی ئەوەسە نظام سوڵتە و ئەوانەی کە تەواوی مؤسسات و تەواوی پێگەهای قودرەتیان وا لەدەسا کەسانێک دروست ئەکەن مەتبوع خۆیان وێت. تۆ لە بچووکترین شعار زندگیتە، تۆ لە بچووکترین تعریف تا کە لە خۆشبەختی ئەکرێت، تا لە ئەمنیەت ئەکرێت، تا لە ئابووری و اقتصاد ئەکرێت، تا لە چۆنیەتی لایف ستایلە ژیان ڕۆژانەت ئەکرێت، تا لە چۆنیەتی تەعاملە تەکە دیگەران ئەکرێت، تا لە چۆنیەتی هەڵبژاردنە کەلەماتێکە لە تو لە ڕۆژە بەکاری ئەوەیت خۆت دەخیل نیت. تۆ تەرەفدارە مۆدە سەردەمیت. مۆدە سەردەم چی بکرێت بە باو و چی ببێ بە مۆد تۆ ئەیکەی. بۆیە لە گرا دەستکاریکردنە ئەقڵە سەلیم خەیلی مهمە. خەیلی مهمە ئەوەی کە باوە لە ناوە مردمە و تەبدیل بووگە بە ئەقڵە سەلیمە مردم بیدەیتە بەرە پرسیار، بزانی ئەم ڕەفتارە کە مردم ئەیکا، ئەم قسە کە مردم تکراری ئەکاتەوە چەندێک نەتیجەی تەعەمق و چەندێک نەتیجەی بیرکردنەوە لە سەعادەت و بیرکردنەوە لە دانە مەعنا بە زندگیە. چون ئێمە ئەگەر هەر لەو لاوە بین و بەحسە ئەوە بکەین کە ئێمە قسێ بکەین موسبەت وێ خەڵکی حەزی پێ بکە، ئەمیشە دەرئەنجامە هەمان مۆدێکە کە هاتکە. ئەویش ئەمەسە خۆشبەختی چییە؟ خۆشبەختی یعنی شادی، هەپینس. بەچی ئێژن عەداڵەت؟ بەوەی کە زیاترین شادی بێرێ بۆ زیاترین ئینسانەکان.
ئەی شادی چییە؟ خۆ تەسەورێک لە شادینێ لە زەهنێ ماوە تەبیعەتەن حتمما فکرەکەین و شادی یعنیەوەی کە پێ بکەنین. شادی یعنیەوەی کە چقانە لێبین و ببەخشن هەڵخەین و دانس بکەین و قڕ لێبین و مەشروب بخۆین و بەمە ئێژن شادی. دەی خروجیەکە ئەوێت بەمەی کە ئەم قسەی کە ئێمە ئەیکەین و ئەم داستانەی کە ئێمە مەترەحی ئەەکەین جامعەیەک دروستەکات کە من دیودووە هەڵیانە بژێرم چه اتفاقێکی تیاکەفێ و چه مەسئلەیەک تیا بەرجەستە ئەوێتەوە. تۆ لە سەرزەمینێکە خەریکی زەندگیەکەی مەردەمەکانیان هیچ ئایدڵێکی نییە، هیچ بۆتێکی نییە. تۆ ناتوانی هەڵگەڕی تۆ فڵان ڕەفتاری ناشایستە ئەم مەردەمە محکوم کەی بە خیانەتە بە مەسەڵەن فڵانەچێت. مەسەڵەن تۆ ڕۆژنامەنەگارێ محکوم بەوەی کە تۆ خەریکی بە میراتە فڵانە ڕۆژنامەنەگار ئەم سەرزەمینە خیانەتەکەی مەوجود نییە. مەوجود نییە. تۆ کەسێکت نییە لەم جامعە کە ببوو بێ بە سەمبۆلە ڕۆژنامەنەگاری. ئینسانێک بوو بێت کە بە معنای واقعی لە قەڵەمە خۆی وا کەڵکی گرتوێت کە بتوانێت شەفافیت بگەڕێنێ بە مردم و بزانێت لەکوێ خەریکن مردم تاڵان ئەکەن و نابود ئەکەن و مردم متوجه ئەم مەسئلە بکات و بابەتە ئەم مەسئلە تەمام مخاترات و مشکڵاتێکەتی تەڕێگەی تحملی بکات و تەمامە تەهدیدهایە کە ئەڕواتە بەرپێ و تەمامە وەسوەسەهایە کە ئەخرێتە بەردەمی لەگەڵ یانە بوێسێت بۆ خاتری ئەوەی کە ئەو شتەی کە پێی ئێژێ حەقیقەت و ئەو زەرورەتە کە ئێشێ مردم بیزانێت تۆ هەیکەلی واتە نییە. تۆ لە هیچ بەشێکە هەیکەلی واتە نییە کە کاورام محکوم کەی. مثال بدەم، مەسەڵەن تۆ ئەتوانی ئەمڕۆ پزیشکێ محکوم کەی بەوەی کە تۆ بە سەوگەند بقڕات و سوێند بقڕات ئەمەڵت نەکرد و خیانەتت کرد. بەڵام تۆ باوکێک چۆن محکومە بە خیانەتەکەی؟ چۆن تانەی لێ ئەدەی کە باوکوێ؟ دایکێک چی؟ مناڵێک چی؟ هاوشاریەک چی؟ هاو مەحەلەیەک چی؟ کوردێک چی؟ چۆن تۆ سعیەکەی نەهی بێبەی لەم ئینسانە تام ئینسانەتەکان بخوات پێی بەربخوا؟ مەسەلەن ئەمانە مهمن چون تۆ ئەڕۆیتە ناو ئەفکارە عمومیە مردم. ئەم مردمە بەلەخەرەشی شتی وە خاص بزانێ، شتی وە خراو بزانێ تا بتوانێت مەسیرە ئایندەی خۆی دروست تەشخیص بە. دەی تۆ وەختی کەوتیتە شەرایطێک کاولستانێکی وا دروست بوو کە تۆ هیچ پەیوانەیەکە نەبوو فکرەکەی جامعەت چه شکلی لە هاو دەردێ. فکرەکەی خۆت و زندگی خۆت و زندگی ماڵ و مناڵت و ئەو جامعەی کە تۆ وایتیا بەرەو کوێ ئەڕوا. تۆ لە ڕۆژگارانی خەریکی زندگیەکەی کە تەبلیغەکە نێژن چی؟ ژن مردم وەختی نییە. تۆ وایتە عەسرە سرعەتە. قەتا مردم وەختی نییە وەخت دابنێ خۆشەویستی بکە. بڕۆ بپرسە کابرا بۆ من نەقڵەکایەژێ من حەزم بە کەنیشکێکە کرد. لەم ئاواگی ئەچووم تا ئەو ئاواگی بە چلەی زووسان تاڵتاڵێ گەنە سوێڵم دەرهاورد و هەناسەم ئەی بەست بە قەی گەنە سوێڵەکانمەوە بۆ ئەوەی کە لە حەزەیە کەنیشکێ بێتە پشتە پەنجەرەکە بیوێنمەوە کەنیشکەی کە حەزی پێیەکەم بوێنم. بڕۆنە ئیستا یەک پیاک حاضر نییە لە دایرەکتە ئینستەگرامە یا لە تەلەگرامە 5 دقیقە بە دیارە ژنێک و ماتاو بێ کە داوای خۆشەویستی لێکە. سەڵام چۆنی خاسی هەی یانی ئەی وتی نییە چاو دەرهات ئەڕوی سۆراغە دانەیەشی تر ئەڕات شوێن دانەیەشی تر. ئەمە لە کامە نەگاهوتێ کاک شەهرام لەو نەگاهە کە تۆ های بە شوێنە بە قسەی موسبەت مردمە ئێمە کولەن موسبەت یانگەرەکە گەرکیانە چیشتە موسبەت وێ تا حەزی پێ بکەن و تا بتوانن دامە بەنە زندگی پڕە لە ڕەنج کاکە. کەنیشکێ گەوێنی ئەچێتە لای مشاورەی خانەوادەگەرێکی شوو بکە
ڕواژێ من کوڕێهات کەسە داوام و ئاواسە و ئەم شکڵیە و شوو بکەم یا شوون نەکەم و تۆ فکرەکەی کە من خوشبەختەوەم یا خوشبەخت ناوم و ئەمە مۆسەفاتەکەیزی و کاورای مشاورێژێ بڕ ڕیزە کاوران بۆ بێرە و کوڕە کێس و لەکوێ و گە و سەدە تەحسیلاتی چێنێکە و پوڵی چێنێکە و ئەم خانەمە لە ئەزدواج و لە ڕابەتە فقط کەیفەکەی گەرەکەم. کەیفەکەیشی چییە بە نەزەرە ئەم؟ خۆشیە و تەفریحە و دەدەرە و بەسەنی خواردنە و سەفەرکردنە و ناوێ ئاو لە دڵیات تەکان بخوات و ناوێ لاک ناخوونەکانی نینۆکەکانی لە بەین بچێت و ناوێ حەج کارێ بکات و ناوێ کار بکات و ناوێ بزێت و ناوێ زایمان تەبیعی بکات و ئەم خانمە هیچ تعریفێکی لە نەڕابەتە هەست، نە لە ئەزدواج هەست، نە لە زندگی هەست، نە لە ئەو ئینسانێک کە قەرارە تەکیا ئەهد و قەراردادێ بوەسێ بۆ ئەچێتە لای مشاورە مشاورەیش 50 دانە سوعالی پێدا کەنیشکە تێتۆ کوڕەکە داتە بەرە سوعال، کوڕەکە تێتۆ کەنیشکەکە داتە بەرە سوعال. بۆ؟ چون گشتیان گەرێکیانە موسبەت زندگی بکەن، موسبەت بێت و هەرچی شتە خۆش بێت و گشتی وە خۆشی منتەهی بێت و هەرچی شتە وە خۆشی تەواو ئەوێت و خروجیەکەی ئەوێت و چی؟ خروجیەکەی ئەوێ بەمەی کە تۆ ئەم کاولستانە ئەوێنی لە دنیای ئەمڕۆوە کە خەریکی ئەوێنی. چەنێ ئێمە دەرمەوردام زندگی فکرەکەینەوە. بۆیە من ئەم مقدمە کۆتاها هاتم کاک شەهرام تا بفەهمی مثبت ئەندیشی و مثبت قسەکردن و ئەم مەفاهیمە سەتحیە، ئەم مەفاهیمە سەتحیە دڵخۆشکۆنەکە، خوشحاڵ کۆنەندە، وەسە یە سەری مۆرفین و وەسە یە سەری مسەکنە مەقتەعی کە لە خۆت یەدەی. یعنی چی؟ مثبت بیەندیشین، مثبت بیر بکەین و پۆزیتیڤ، خاڵە ئەرێنی. یعنی چی خاڵە ئەرێنی؟ دێمە وانە ناوی جامعەیەکا زندگیەکەین محاسرە بووگین تەکە یەک مشت ئفازاتە بەناوە ئەقڵە سەلیمێ کە ئەوێت و مەبناوی حرەکەتە مەردەم. وسالت بۆ لێبام کاک شەهرام. کاک شەهرام، ئێستا دەورانێکە کە پێژن دەورانە شیوعە نەخۆشیە بەناوە کۆرۆنا. بڕۆ ئەمڕۆ لە برلینە پایتەختە ئاڵمانە مردم هاتکە سەدەرە و تەزاهوراتی کردە بەر عەلەیهە کۆنترۆڵە شەدیدە حکوومەت و مردم نەیگەرەکە ئەم کۆنترۆڵە شەدیدە حکوومەتە لە ژێرە ناوە کۆرۆنا بوێ. ئەزانی BBC چه تایتەڵێکی بۆ لێداگە؟ BBC ئێژێ تەزاهوراتە ضد محدودیت‌های ببخشە تظاهرات ضد کرونا، تظاهرات ضد کرونا. یعنی بزانە مردمە چه بێمەنتەقن، چەنێ مردمانە ئەحمەقێکن بەر عەلەیه کرونا تەزاهوراتیان کردەگە. نایژێ تەزاهورات مردم بەر عەلەیه کۆنترۆڵە بێش ئەز حەد حاکمیەت بە بەهانەی کۆرۆنا. ئەمە ناکاتە تیتر. ئەزانین چێ کاتە تیتر؟ ئەژێ چی؟ ئەژێ تەزاهورات بەر ضد کۆرۆنا. کۆرۆنا دوژمنە فەرزیە، کۆرۆنا کیس، هەر کەسێ بەر ضد کۆرۆنا تەزاهورات ئەکا ئینسان ئەحمەقێکە، ئینسان نادانێکە. خۆ بارهای بار ئێوە ئەژێ دەڕستەکە نەخۆردین دوونە گاندۆم، ئەمە دیدین دەستە مردم. حتمما لە فیلما چاوتان پێکەوتەکەی تر مەقتەعێ لە فەداکاری و ئەوجە ئومانیزم و ئینسان دۆستی و ئیسار و گەورەی. مەسەڵەن تۆ فیلمێکت دیگە باسی شیمیایی هەڵەبجەرەکە لە پڕێکا تۆ سەربازێک ئەوێنی، ئەم سەربازە ئەلا ڕقمە ئەوەی کە سیەکانە خۆی هەوای پاکی گەرەکە مناڵێک ئەوێنێ کە شیمیایی لی داگە و ناتوانێ هەناسە بکێشەوە لە سەرە مەرگە، ماسکەکەی خۆی دەرتێری خاتە ناوە دەمی کە ئەو مناڵە بژی وە خۆی ئالوودە ئەوێ بە شیمیایی. ئەمتانە بارها دیگە، لەم تەساویرتانە بارها دیگە.
کاک شەهرام با من لەم جەریانی کۆڕۆنا تۆ تەکە واقعیەتە خۆتان ڕوبەڕوو بکەمەوە. نەک مەیدانە شەڕە، نەک بۆم بە شیمیایە تۆ مطمئنی حتمەن ئەتکوژێ. ئێوە ئیمڕۆ هاتوچۆی ماڵە باوک و دایکە خۆتانتان قەدەغەن کردگە ناڕۆن. ئێوە لە ترسە ئەوەی کە کۆرۆنا نەگرن نەمرن برا ناڕواتە لای خۆیشک، خۆیشک ناڕواتە لای برا، کوڕ و کەنیشک ناڕۆنە لای دایک و باوک. بەهانەتان نەزانی کردگەسە چی؟ بەهانەتان کردگەسە ئەوەی کە ێژن مناڵەکانمان وردن گوناحیان هەست، دایک و بابەمان پیرن وانە مەعرەزە مەرگە گوناحیان هەست. کاک شەهرام ئەزانی ئەم داستانە کۆرۆنا یعنی وەشەکستگیە بەشەریەت بە تایبەتی ئینسانە کوردی، یعنی ئێشت دەسماڵێ دانێن های های بە حاڵە خۆتان بگرین. چی باس بووگەوە خزیاگ نەماڵ، چی باس بووگەوە گولیتان کردگە لە یەکتری. دەی من تەمامە عمرم بۆ لەحزەیە زندگی یەکەم، یەک لەحزە تەمامە تعلیمات و کتێوێکە ئەی خوێنم و دانشێکە ئەیگرم و ئەومە ڕووناک بیر و ئینسانیەتم گەورە ئەەکەم و حەز بە دار و دەوەن ئەەکەم و گوڵ ئەپارێزم و گوڵەگەنم ئەپارێزم و حەز بە کورەی زەمین ئەەکەم و پێم خۆش نییە لای ئوزم کون بوێت و ئەگەڕێن بە شوێنە کوڵە سوچێکی ئەم دنیا بزانم لەکوێ زۆڵمێ ئەکرێت و دانەیە گەنم ئەکەوێتە زەوی و برسیە لە ئەفریقادا ئەکەفێ. ناگەهان ناگەهان باوکە خۆم باوکم ئینسانێکە وجودی بە منداگە، ئینسانێکە من بە وجودە ئەوان و مەعنام هەست تاوەکو و تەنیای ئەەکەم لە فرسەتێکی ئەم زەندگیەکەم کانی هەست ئەم باوکە نەگاتە ساڵێکی تر، ئیمکانی هەست سوحای من ئیتر ئەم باوکە نەوێنم و قزیاگمە کۆنە ماڵێ لەبەر خاتری ئەوەی کۆڕۆنا نەگرم بابەی نەخۆشم ناڕۆم بوێنم. تۆجۆەکەی چەنێ لە ئێوە فکرتان کردگەسۆ لەم مەقولەیە کۆرۆنا، چەنێ لە ئێوە بە بلوغە عەقڵی گەیگن، بە بلوغە عاتفی گەیگن، چەنێ لە ئێوە لە ڕەوابەتە فەرزەندی و دایک و باوکیە برا و خۆیشکیە، چەنێ لە ئێوە لە ڕەوابەتە جامە ئەو هاو مەحەلەی و هاو شاری بوونە، چەنێ لە ئێوە کوڕیاگن و حاڵیتانە لەم ڕەوابەتە. من باوەڕکە وەختێ تەکە قەوم و خوێش قسە ئەەکەم حاڵم خراوە بێ، باوەڕکە حاڵم خراوە بێ، باوەڕکە وەختی قسەکانە ئێوە ئەشنەوەم خەمێکی گەورە سەرشانە مەگرێ. لەسرە چیت حەساوکەم؟ تۆ خۆت لەسرە چی خۆت حەساوەکەی؟ تۆ بۆ زندگیەکەی دەی؟ چه معنیەکی ئەزەم زندگی تۆ؟ ئێستا من لەمە دەسم پێ کرد با بدووە ناو داستانێ. وەختێ لە جامعەیەکە عەقڵ نەقاد نییە، وەختێ لە جامعەیەکە چواردانە ئینسانە مەسئول مەوجود نییە، یەخە بە جامعە بگرێ و فکر نەکا کە ئێشی مردمە جامعە چەپڵەی بۆ لێبەن و بێژن تۆ پیا خاسیت و بەڕاستی ژیریت و گشتتان بەڕاستی ژیرن، گشتتان سڵح دەڵەبن، حەز بە سڵحەکەن و حەز بە ئاشتیەکەن و ئەمانە شعارهای دنیای غەربەها. بۆ خاتری وی هیچ مردمی هەر تەجاوزێکی پێکرێت دەست بۆ ئەسڵحەنەوە، مقاومەت نەکا، شەڕ نەکا، گشتان بگونە سڵح دەڵەب. ئەها ڕۆمان ئەنووسن قینتان تێ لە شار، ئەها ڕۆمان ئەنووسن دانێ مناڵە و لە شەڕ ئێران و عێراقا لە دایکەوێت و لە ناوە مینا و تانکا و ئەمانە گەورە ئەوێت و قینی تێت و ئەمانە ئەنووسن. ئەمە چون دنیا ئەیسێنێ لێتان. لەم جەریانە کۆرۆنا 4 نەفەرتان بێرن بێژێت ئەم مردمی ئێمەی کە بە کۆرۆنا ئەمرن چەندێکیان بەر ئەسەرە سیستەمە زەعفە سیستەمە ڕەوانی، یعنی سیستەمە ئەمنیەتە ڕەوانی و سیستەمە ئەمنیەتە بەدەنی لە بین چووبن. چەندێک لەمانە ئەستراب کوشتنی، چەندێک لەمانە وەهمە کۆرۆنا کوشتنی. تۆ کۆرۆنا لیتی نەداگە خەریکە دڵە ئەتۆقێ،
حەزەکەی بە ئەم تەسویرە لەم کۆرۆنا ئێرایی ئەدەی بەیت و بالۆرەکەی بۆ خۆت و ڕۆژێکیانە من لە ئیرلەندا لەگەڵ ژنە ئیرلەندەیەکە کە ئاشنا بوو قسەمە کرد سارد بوو من های 9 دەرەجە بوو زووسانە ساڵە 2011 گەرە شتمانەکەم فرە سارد بوو من های 9 دەرەجە بوو بعد من فرە سەرمان بوو وتم خاز ئەم مەردمە بەم سەرما تێنێ دەرەوە بۆ خەریدە کریسمەس وتی ئێمەی ژنە ئیرلەندی عاشق ئەوەینە کوت بکەینە بەرمان هەوا ساردوێ لە باسەکانە بەرمان ڕووتوێ بێژین بۆ ستوکۆ لۆڤلی عاشق ئەوەی نەم حرەکەتە بکەین بێ بابێتۆ من های 9 دەرەجە ئێوە عاشق ئەمەنە و ئەمە بوو گەسەموت کە لە جامعی ئێمە سوالکردن تەبدیل بووگە بە کارکتەرە گشت کەسێ وەزعمان خراوە پوڵمان نییە نانمان نییە موچەمان نییە زندگی خۆش نییە بەختین بێچارەین فرە ناخۆشە قسەی گشتانە مەسە مردم بەو بەختە مردم دەی چارەس ئەمە بوو گەسۆ قسەی سەردەمە گشتتان و ئەمە مەشایەیەکی بەهاتایە بیشکاندە کاکە عەقڵ سەلیم فرە مهمە یەکی بێت بەرخۆرد بکا بەم نگاهەیەوە کاک شارام خەیلێ عیبە خەیلێ لە ئینسانیەت دوور کەوتگنۆ کە ناڕۆم دایک و باوکە خۆتان بوێنن شارمە مردنی گەرەکە بۆچی گەرەک دەبژیت دەیوا شەڕێ بەهاتایەوە ملتانە ئێوە ئەتانتوانی لەم شەڕە مقاومەت بکەن قارەمانیەتی بکەن لە ماڵە خۆتان دفاع بکەن لە ژن و مناڵتان دفاع بکەن تۆ تاکەی ناڕۆیتە ناوە سەنگەر تاکەی دێ ئەوە دوژمنگەی گەسە دەرە ماڵت و ژنە بگرێت تەجاوزی پێکا و مناڵە بگرێ بە کۆیلەیە ئەیوات و ماڵە تاڵانەکە تو تاکەی ناڕۆیتە دەر ئەسڵحە بگریتە دەسە تاکوێ تو دەرەچی فقط دەرەچی فقەهڕاکەی فقط دەرەچی ئەم تەشەشوع مەرگە تۆ نەگرێ ئەو بۆ مەعنا نییە کە ئێمە مەرگەندیشین ها نا ئەو بۆ مەعنا نییە کە ئێمە حەز بە مەرگەکەین نا ئێمە ئتفاقەن حەزە بە زندگیەکەین من لە تۆ پرسم تۆ بۆ زندگی ناکەی تۆ بۆ زێنگنی تۆ مردگی دێ تۆ محەبەت نەکەیت و عاتفەت نەوێت و بە دەوری یەکتریا نەون و بە خەمە یەکتریا نەون و بە پرسە و پۆی یەکتریا نەون و متحید نەون دێ تۆ کەی زندگیەکەی کەی ئەمە زندگیە تۆیکەی ئەمە زندگیە تۆیکەی واقعاً تۆ ئەم خەنجەرە ڕۆژە تەنگانەتە بۆ کەیە کەی گەرەکتە زندگی بکەی دیتە کاک شارام هیچ کەس لە جامعی من و تۆ سوال ناکە و هیچ کەس داستانی تعریف ناکاتەوە من داستانێکە بۆ تعریف کەم کاک شارام بڕۆ بگەڕێ بزانە چەند دایک و باوک کە مناڵەکانیان لە ترسە کۆرۆنا ناڕۆن سەریان لێبن چەندێ دڵتەنگن بڕۆ داستانەکانیان بنووسە بڕۆ دانی شەپای قسەکانیان چون ئەمانە داستانیان نییە من و تۆ نازانین وەلی ئوروپایی بۆ بە تایبەتی حکوومەت خاس ئەزانێ داستان بێژێ بزانە 7 لە بریتانیا بۆم گوزاریە کریا ساڵانە گوزەشتە لە ناوە مترۆە و ئۆتۆبوسە لە بیرتان تێدەیەوە 40 نەفەر کوژیان هەر ئەو وەختە کە 40 نەفەر لە لەندەن کوژیان لە خیابانەکانە بەغا ڕۆژ بوو لە یەک تەقینەوەی ئۆتۆبوسێکە 150 نەفەر مرد ڕۆژ بوو 70 نەفەر لە بازاڕەکانە بەغا فقط بە تەقینەوە تیکە ئەوەنە میزانە کوشتن لە عێراق فرە بوو ئیتر فقط ڕقەمیانەدا 500 800 1000 و بۆ کەسێ مهم نەبوو ولی ئەو 40 نەفەرەوە لە لەندەن ئامردن تەسویریان بوو داستانیان بوو ئەوت ئەمە ئەوێنی ئەمە ناوی دەیویدە دەیوید کارمەندە شرکەتە پۆست بوو مەسەلەن دەیوید کەنیشتێکی هەست 7 ساڵان
ناوی بەتیە. بەتی ئەو سوحە بابەی پەنکەیکی بۆ دروست کرد و تەکە نوتەلا و بابەی قەوڵیدا بۆ ئێوارە بیواتە سینەما. بەتی ئێستا دڵتەنگی بابەیەسی. بابەی ئیتر نەهاتۆ. 20 دقیقە دەرمەوردە بەتی داستانیان ئەوت تەمامە مردمە بریتانیا دەیویدی ئەناسی و بەتی ئەناسی و گشتی خۆی پێچەدا بۆ دەیوید و بتی. چەندێ لە باوکو دایکەکانە ئێوە لەم دەورانە کۆرۆنا لە تەنیایی مردن. چەندێ لە خۆیشکەکانە ئێوە شویان مرد. تۆ نەڕویت بۆ پرسەی با کۆرۆنا نەگری. دێوە دەردە چێ خۆی کاکەی وە دەردە کەیە خۆی وە دەردە کەی ئەخۆی تۆ. چون داستانە خۆی شکتیان باس نەکرد. چۆن ڕوود تێ لەو 2 سڵاوە خۆی شکت بکەی؟ چۆن ڕوود تێ؟ دێوا بمری با بمری. مەسەڵەن مەیدانە مینە. مەسەڵەن مەیدانە مینە بابات قاچی چووگەسە سەرم مین. تۆ بابا جێتێڵیژینەوەدا پرشەمینەکە بالێم. باوکە جێتێڵی؟ سوالە لێکەم واقعاً دایکە جێتێڵی؟ دوودانە دزت جەردەی پیاوکوش خۆی شکتیان گرکەوە ئەسارەت تەپیان داگەسە سەر ماڵەکەی. ناڕۆی چوونەوانە قاتڵم پیاکوژن. سوالە لێکەم تۆ تایسە بەمانە فکر کردگەسۆ فکر ناکەی تۆ. جامعە فکر ناکاتۆ کاکە شارام نایکاتۆ. بێم چی بێژم باری کەڵا ماسکەکە نەدەمتان. بێژم باری کەڵا یەکتلتان ئیزۆلە کردەگە. ئەحسەنتم فرەفرە خاسە. دێمنم قسەکە یەکەم دەوڵەتە ئێرانی شەیکە. فعالین جامعەی مەدەنی شەیکە. حیزب دموکرات و کۆمەڵەیش ئەیکەن. پارتی و یەکێتیش ئەیکەن. پەکەکەی شەرم قسەکە. دێمن چی مزافە کردبی؟ وە گشتان خۆتان ئەمەزان و دکتۆر فڵانی و ئەحمەق فڵانی و ئەم قسانە ئەکا. گشتتان ئەیکەن. من سوالە لێ یەکەم چەند نەفەر لەمانەی بە کۆرۆنا مردن دارای سیستەمە عەسەبیە ئیمەنیە زەعیف بوون. ڕۆحی پڕبوو لە شەهوات، ڕۆحی پڕبوو لە ترس، ڕۆحی پڕبوو لە وجودی فویەک لێ بکردەیە کاورا مرد. گیانە مردنتانە پڕ کردە لە ئەستراب. مەرگ بەشێکە لە زندگی. خۆ بەم مقەدەمەی سەدوە مناوی داستانی کاک شارام. دەسامبر 1941 لەشکرە ئاڵمانە نازی و سەربازانە فەلاندی شار لەنینگراد یعنی سەن پەتەرزبورگ پایتەختە تەزارە ڕووسیایان مەحاسەرە کرد. شارە لەنینگراد 2,500,000 نەفەر خەڵکی تیا بوو. ئەرتەشە ئاڵمان گەرەکی بوو ئەم نەمادە قودرەتە ڕووسیە فەتحکاوە نابوودیکەوە پاکی کاتۆ. لەوەی شکل 2,5 ملیۆن جەمعیەت نەقەت وعامە کردیا. ناگەر شار فەتح بووایە ئەمانە تەوانە تێرکردن ئەم 2,5 ملیۆنیانە ئەو دەرنەتیجە. تاکتیکە ئەمانە ئەمە بوو لەنینگراد کە محاسەرە کریاگە بیکێشێنە ناو برسێتی. قەیرەتەکەی بزانی شارە لێنینگراد یا سەن پەتەرزبورگ ئەروسە شارەکان ئەوروپا. هەرەو سەن پەتەرزبورگەی وا من لە دەستنووسەکانە پیاگە ژێرزەمینیە داسایۆفسکی وەسپە بڕواڕە نۆڤسکیم بۆت کرد. هەرەو سەن پەتەرزبورگە 872 ڕۆژ محاسرە بوو یعنی گەمارە و دریا. 872 ڕۆژ 900,000 نەفەری کوژیە. 900,000 نەفەر لە شارە لەنینگراد مرد. ئەکسەریەتی بە سەرما خواردن و بە برسێتی مرد نەفەقەت بە ممبارە.
ڕۆژ نەبوو هەواپەیمای ئاڵمانی سان پەتەرزبورگ و لێنینگراد بۆمباران نەکە. خەڵکن لە نینگراد تەسلیم نەبوو. 2000 نەفەریان دێوتەوە بە جۆرمە ئادەم خاری گرت، کەنەبۆلیزم. جەسەدیان نەخوارد، یعنی خەڵکیان نەکوشت کە بیخۆن، ئەوانەی کە مردوو بوون مردوویان نەخوارد. 2000 نەفەریان گردووەوە. خەڵکی لەنینگراد خاکە ئەڕێی خوارد، شەڕی کرد و مقاومەتی کرد. تاوەی کە لە زووسانی کە بەسرە دەریاچەی یەخلێ دەریاک 160 کیلومتر کامیۆنە ئازوقەیەگەیاندە شار. دوای 3 ساڵ محاسەرەی لەنینگراد شکیا. ئەم داستانە زانی چی بە تۆژێ؟ حتمەن ئێمە ڕۆمانی جەنگ و سۆڵحی تۆڵستۆیمان نەبوو، حتمەن ئێمە مایاکۆفسکیمان نەبوو، حتمەن ئێمە تۆڵستۆیمان نەبوو، دەسایۆفسکیمان نەبوو. ئەمانمانە نەبوو تا مردمەکەمان بفەهمێ زندگی یعنی چی، بفەهمێ وەختی شەڕ بووە تووشیوە شەڕدانە دانێنە. و من تێمە سەرامە مردمە لەنینگرادی چۆڵ نەکرد، نەیدا بەدەست یارتەشی ئاڵمانەوە، هەڕای نەکرد. لە کاتێکە خاکە ڕووسیە خاکێکی بەرین بوو، بۆ مردمە ئێمە لە حیچ کوێیەکە لە بەرامبەرە حیچ بۆ تەجاوزەیەکە لەم عەسرە جەدیدە مقاومەتیان نەکرد، هیچ مقاومەتیان نەکرد. ئەوانەی کە ناویان حیزبە خۆیان ئستدلالیان دا بە مردم، وتیان قەتڵ عامە گریا، قەتڵ عامە گریا. تۆ وەختێک داستانت نییە لە ناوە جامعەتە، ئەو جار فرم مەرغوو بە بێژی نادیا مراد تجاوزی پێکریا، چی بکا بۆ بەخت؟ ئەگەر تەجاوز پێکردن خراوە، ئەگەر حەتکێکی گەورەس کە لە ئینسانەکرێ، ئەووەڵین کەسێک ئێشێ بەرامبەر بەم حەتکە واکۆنش نیشان بدات خۆد و قوربانیە. ئەژێ 5000 ژنەدا ئیزیدیان برد. ئۆکێ، ئێمە قبوڵەکەین توانایی ئینسانەکان فەرقەکە، بەڵە بابێنە سەرە عەقڵە سەلیم. عەقڵە سەلیمێک کە تەجاوز قبوڵ ناکە. لە 5000 نەفەر 100 گوزارەشە خودکوشیە ژنانێک کە تەنیان نەداگەوە تەجاوز کافیە بۆ ئێوە. خاستە 100 دانە منسفانەس، 100 دانە گوزارش بێرن لە ژنە یزیدی تەنی نەدا بە تەجاوز. ئەسڵ حینە و چەقۆ لە بەردەستیانە و نەیەتوانی زوانە خۆی وە قەت بەقرتێنێ، نەیەتوانی ئەو کاورا ڕووتەوێت و پەلاماری ئەدا تەلاشێ بکابی کوژێ. خۆمانە گەوجێنین یا گەرەکمانە مردمێکی تەجاوز پێکریا دروستکەین کە کێ مردمە لە نینگرادی دروست کرد 3 ساڵ لە گەرما لە سەرمای ژێری من هایسی دەرەجە خۆراکی نەوێ، من هایسی دەرەجە. خەڵکی لە نینگراد مقاومەتی کرد لە بەرامبەرە مێکانیزەترین ئەرتەش تاریخ کە ئەرتەشە ئەڵمانە نازی بێ لە ژێرە بۆمباران. بە تەورە متەوەسەت ڕۆژێ 1000 نەفەر لەم 872 ڕۆژە خەڵکە سەن پەتەرزبورگ مرد لە بەرچاویان. ئەمە تەسلیم نەبوون. چۆن کاک شەهرام حاڵە مردمە ئێمە خاسە، پەدیدەی موسبەتی بێژین. حاڵە مردمە ئێمە خاسە، مردمە ئێمەیش
ئینسان بوون و معنایاندا بە زندگی. مردم ئێمەش چیرۆک و ڕەوایەتیان ئەسکوا چیرۆک و ڕەوایەتەکانیان ئادەی بێری بەحسی کە کی ئەمە بەحسەکات؟ پێشمەرگە، حیزب، NGO، نووسەر، فیلمساز، گۆرانی بێژ کێ بەحسیەکە کوام تەسویرە مەوجود نییە؟ بۆ من ناتوانم گزارشی کەم، بۆ ئەم تەسویرە تەولید ناوێت ویتر. وتم پێت لە ئەوڵەوە تۆ ناتوانی هەڵگەڕیت بێژی بە 10 دانە قەڵەم بەدەست کە خۆیان بە خۆیان ێژن ڕۆژنامە نگار، مەجەللە و گۆڤار و ماهنامە و هەفتەنامە دەنە دەرەوە، محکومی کە بێژی تۆ میراتە فڵانە کەست خیانەت پێکرد، تۆ ڕۆژنامەنگانی تا پێی بەر بخوا، پێی بەر ناخوا. چون ڕۆژنامەنگار لە جامعەی ئێمە بە ئینسانێکی ئوتو کەشیدەی قەڵەم لە گیرفانی مهمی تەوانمەندی تەسیر گوزار لە جامعە مۆڕەفی بگە هەرەمە کافیەیتر تەوە هەر تۆ ڕەهاتێک کە ئەنووسێت ئەمە ڕۆژنامەنگارە. چه کارەس؟ وەڵا گۆڤارە مەسەڵەن گوڵانی واوە دەسەوە، وەڵا گۆڤارە مەسەلەن بەکرەجۆی واوە دەسەوە. ڕۆژنامەنگارە. ڕۆژنامەنگار یعنی کێ؟ یعنی چی؟ تۆژۆکە یاغەیان بەم دەسە تۆ نە سیاسەتمەدار، نە مبارز، نە مرد، نە قارەمان، تۆ نمونەت نییە کە کاورا بیکەیت و تانە بیدەی لە ناوچاویا بێژی تۆ لەم پۆستە خیانەتە کرد. مەسەڵەن گەرەکتە بێژیشی بێت بهترین سمبولێکە ئێمە هەسمان پێشمەرگەس، شەهیدان. دێم شەهیدانە بۆچی کوژیاگن؟ بۆچی کوژیاگن؟ تا ئیسە تۆ بێژی خیانەتە کرد بە خوێنی شەهیدان. کاورا ئێژی تۆ خیانەتە کرد بە خوێنی شەهیدان. ئەم شەهیدانە بۆچی کوژیاگن کە ئەم ئاغا خیانەت ئەکا بە خوێنیان؟ بۆچی؟ بۆ بەشەریەت، بۆ سەرزەمین. بێرە ئەمانە بۆ ئەساسنامەکە مەگەر نەکوژیاگن. بێری ئەو ئەساسنامەی و حیزبانە بێرە. خیانەت بە چی شەهیدانەکە؟ ئەو شەهیدان ئاسڵ معلومە بۆچی کوژیاگن، معلوم نییە. بۆیە مەسەڵەن کاورا محکومەکەی بۆی کە تۆ خیانەتە کردگە بە خوێنی شەهیدان. خیانەت بەچی کردگەیجێ؟ چۆن ئەم شەهیدانە چیان کردگە؟ بۆچی کوژیاگن؟ جواب نییە. بزانم 1812 تا 1820 مەقتە زەمانیەکە کە لەون تۆڵستۆی لە شاهکارە ئەدەبی خۆیان بەناوە جەنگ و سۆڵح، ڕۆمانە جەنگ و سۆڵح، شەرایەتە بەر لە شەڕ، کاتە شەڕ و دوای شەڕە رووسیە تەکەیە ناپۆلۆن بۆناپارتە بەحسە 5 خاندانە ئەشرافە شارە مۆسکۆوەکە. و تۆ لەناوە ئەم داستانە سەیر وەقایع تێیەکەی هەم لە منزەرە شەڕ، استراتیژیە نظامی، کارکردە شەڕ، ئەواقبە شەڕ و چۆنیتی ڕوبەڕووبوونەوەتەکە شەڕە، هەم دەرگیریە تاک بە تاکە ئەفرادە جامعەی ڕووسیە لەگەڵ ئەم داستانە. ئەوەڵین نوکتەیە کە پێی ئەوەیت ئەمەسە کە شەڕ فقط شەڕە دوو ئەرتەش نییە، شەڕە دوو ئیمپراتۆری نییە، شەڕە ئاخادە مەردمە یەک جامعەس کە دەرئەسەرە ئەم شەڕە زندگیان متەحول ئەوێت. و ئەمە ئەم مەردمەنە کە هەر کامیان لە گۆشەیەک و دەست ئەواوە لەم شەڕە بەشدارەوێت. و کاراکتەرهایە کە لە توولە دەورانە ئەم ڕۆمان و ئەم دەورانە تاریخیە هەر کامیان تەحوڵاتێکی مختلفیان بەسەراتێت و هەر کامیان مەسئلەیەک تعقیبەکەن. و ئەوەی کە یەکێک لە قەهرەمانەکانە ئەم ڕۆمانە کە کوڕێکی حرامزادەی کونتێکە، پێی ئەوە بەوەی کە
ڕەنج لە زەندگی ئینسانە سوورەتی متەحول ئەوێت و ئەو ئمڕۆکە پێپەتیە و دوێکە شاهزادە بوو. ئەمڕۆ ئەوەنە لە پێپەتی بوونی زەجرەکێشێ کە وەختی کە شاهزادە بوو قودرەتی بوو شەڕ نەبوو لە پۆشینە کەوشە تەنگە ڕەقسە زەجریەکێشە. پێیپەتی ئمڕۆژی لەسەری زەمینی ساردا ئەوەنە زەجری واتیا و ڕەنجی واتیا کە ئەو وەختەی کە قەرار بوو لە مەجلسێکی میێوانیا کەوشە ڕەقس لە پێ بکە و کەوشەکە تەنگ بوو و قاچیە گرت، هەر ئەوەنە ئەو وەختیشە ڕەنجیەکێشە. کاک شاران، جامعەیە کە کاراکتەرەکانی بەڕەسی ناون، دەرد و غەبەکانی بەڕەسی ناون، تەلاش ئینسانەکانی بۆ معنادانە بە زەندگی بەڕەسی ناوێت، تەبدیلە بە چیرۆک و بە داستان ناوێت تا بمێنێتەوە لە ناوی زەهنی ئینسانەکانە، تا ئینسانەکان وەختێک ئەگەنە مەرحەلەیەک کە ئێشێ بڕیارێکی مهم بدەن بە سوورەت ناخۆداگا ئەو کارە بکەن کە تەبیعیتر ئینسانی تر و دروسترە. کاک شەهرام، ئەگەر مردمی ئێمە کاول نەبوو و کاول لەوگە، کامە ئینسانە متعادڵ، کامە ئینسانە تەبیعی، کامە ئینسانە با فەزیلەتە با پرینسیب لە کاتە نەهامەت و وەیشومە و دڵتەنگی و مەرگا یەکتری جێدێڵێ. کاک شەهرام، تەسویری گۆڕەدەستە جەمعیەکانی ئەنفال ئەوە بە تۆ نیشانەدا ئینسانەکان وەختێک کەونە مەرگە سات زیاتر ئەچەسپێن بە یەکتری. بڕۆ تەسویرەکە کە نیشانەدا باوەشیان کردکە بە یەکتریا کە مردبن. وەلێ ئێوە کەی لە دەورانە کۆرۆنا باوەشتان کردە یەکتریا کردتان؟ چووگن لە کوڵەسووکی ماڵتانەوە خۆتان شاردەگە زۆ باشکەم خۆیشکن نەخۆشتان ئالوودەتان نەکا بمرن. تۆ بمێنەی بێخۆیشک، تۆ بمێنەی بێ باوک بێ دایک، باوکە 70 ساڵیسی، مهڵەتە ئەم ژیانەی تر تکرار ناوێت و مرد چۆن یەک عمرتەکە ئەم تەسویرە باوک تاتوانی زندگیکەی ئەگەر بەشەری، چۆن یەک عمر لە سەرمەرگا لە ڕاسەریان نەبووی، چۆن یەک عمر ئەو وەختەی واگەرەکی و بمرێت و هەناسەی ئاخر بکێشێت و دەوروبەری شلوق بێت تۆ مەوجود نەبووی و دەردە چییە خۆی دەی؟ ئەگەر یەکێ زندگی تۆ بکا بە ڕۆمان خجاڵت ناکێشی لە خوات، دانارزەی لە خوات، چون بوو گە سۆمۆت گشت کەسێ وا ئەکا تۆیش وا ئەکەی. ئەمە ناشی لە کاوریە کاک شەهرام. بێم چی پەدیدەی موسبەتی بەحسکەم، کامە پەدیدەی موسبەت؟ ئادەی ئێوە دوودانە داستانە موسبەت بەحسکەن تا من بێم بەحسیکەم. لەکوێ حماسەیەکی وەکو لێنینگرادمان بوو، دەمت دەسی تەرینی ماجەرای کەرکووک بوو. چییە یەک نەفەر لەوێ وێسیاکو ئەو یەک نەفرە کێ بوو؟ داستانە زندگیەکەی چه شەکڵیە؟ چەند دەحفە پارتی و یەکێتی لەمە فیلمیان دروست کرد؟ نا چەند نەفەر لە موستەنەت سازە فەهیمە فەرهیختانەی جەدیدە شرکت کننده لە جەشنوارەی کەنا فکریان کە لەمە سوژەیەکی قەشەنگە، ئەو کەسەی وا تۆ ئێژی پای بەستووە لە شەڕەکەی کەرکووکە نەهاتە دەرەوە، کێ ناواوە وا پای بەستووە، کوڕە کێز چۆن گەورە بوو، چێ شەکڵی بوو؟ ئەیزانیت؟ دەی نایزانی کاکە، دەی من ئەگەر نایزانم من مقەسەرم یا تۆ مقەسەری، من مقەسەرم یا جامعەی تۆ مقەسەرە، من و تۆ نەخۆشین کە جامعەمە ناتوانێت دانەیە ئینسانە ئاوا تەسویری تەولید بکە. من ڕۆژە لە دیبەی تەکاوتم بیستم ئێژن لەو کوردەوارە داگیرکراوە لەلایەن عێراقا عدەیەک لەم تفەنگچیە نادروسانەی پارتی و یەکێتی چووبنە ماڵە لادێک جاش بە ناوە دێکا گڕیاگە. ئەو ماڵە ژنێک وگە کە ساوایەکی بەرمەمکانی بووگە
مناڵەکەی لە بێشکاودا مناڵەکە هاتکە بگریت پۆکت دەمی گرتگە بۆ ئەوەی مناڵەکە نەگریت و جاشەکان نێنە ژوورۆ و ئەمانە بدۆزنەوە. ئەوە نە هەوڵە و ترسیاگە و لە گیانە ئەمانە ئەترسێت کۆرپەکە خەفە ئەوێ و ئەمرێ و تەبیعەتەن ئەو مشتەتێ هەڵدریاگە ئەو دایکیانە جێهێشت ئیستەمکانی ئەز مەحموو سەنگاوی بێت کاورای بۆ یاخچی سەر و سێوەڵ وا لە فەساد و تاڵان و دزی و خیانەت و سەرزەمین فرۆشتن و بێکەرامەتیە فرسەت ناکات ئاوڕێ لە خۆی باتەوە وەلی ئەو دایکە بەو قەتڵە بەو مەرگە کۆرپەیە بە تەنیامە ئەم تەسویرە هیچ وەخت تکرارنەوە. ئەمە تەسویرە کەنیشکە تەجاوز پێکریاگەکەی دەسە بەعسە ناوە کێسەڵەکان جەشنوارەی کەنی پێئەگەڕێنن. تەسویرە نادیا مرادتان جایزەی سڵحی پێئەدەن پرۆفایلە دانە دانەتانە بۆ قیمتان تێت. ئێمە حەز بەم تەساویرەی کە ئێوە مخابرەیەکەی ناکەین نایکەین پێمان قەشەنگ نییە ئەسڵەن پێمان جوان نییە پێم خۆش نیێتە کە کاورایەکە قساکەم لە کوردەواری خۆمانەوە ئەناڵێنێ و ئەکوزێنێ و وەزمان خراوە و خەریکین ئەمرین و خەریکین گیانمان دەردێت و خەریکین فڵان و کۆرۆنا خواردمانی و وەزفرە خراوە و گشتی مردو دێبا بمری دەیبا بمری کاکە تۆ مردگی تۆ دەمێکە مردگی تۆ دەمێکە زێنک نیی تۆ دەمێکە نە تەسیرە هەز نە ڕەنگە هەز نە بۆت هەز نە برای نە خۆیشکی نە باوکی هیچی نییە تۆ دەمێکە مردگی کاول لە چی دەرەچیت بۆ وا سوڵەکەی کورە تۆ دەمێکە مردگی خۆتە هەڵگرکە زندگیکەی کەی گەرەکتە زندگیکەی زندگی چییە؟ تۆ چی تەسەورێکە لە زندگی هەست؟ زندگی کارکردنە و لە ناو جامع بوونە و ڕابطە ئینسانی دروستکردنە و بەدەمە یەکتریە و بوونە و سروەتە عاتفی دروستکردنە و معنا بۆ زندگی کردنە یا زندگی ئەوەسە کە تۆ های بە شوێنە ئەوەی کە کاتالۆگە فڵان ئاژانسە مسافرەتی پێ بگەی بیت بڕۆیت بۆ سەفەرە کروز لە جەزایرە قەناریە لەسرە شنەکانە جەزایرە قەناری هەنوو پاڵ نەکەوتگی دانێ مارتینی تەکە زەیتونێکە لە ناویاوی بخۆی چەترێ پلاستیکیان خسوێتەوە سەرە گلاسە مارتینیەکە چواردانە ژنە مایۆ لە بەرە دووتیکە بوێنیت حەزی پێ بکەوی زندگی نەکردگە تا ئیستا دڵە پێوە نییە بەمری دێمەرگ حەقیقەتێک کە تۆ تا ئیستا لەم حەقیقەتە فکرە کردگەسەوە. پس ئەوەی کە ئەوێ بە مۆد لە عەقڵە مەردمە شتە مهمێکە چون ئەوێتۆ مەبنای ڕەفتارە مەردم و ئەم مەبنای ڕەفتارە و ئەم ڕەفتارە جەمعیە حتمەن سەعادەتی نێوە شوێنە ئەوەی کە هەمەگیر بوو و بەرساختەیە جامعە نەبوو لە ژێرە فشارە تەبلیغات دەستگاهە پڕۆپەگاندا بوو مطمئن بە ئەوەڵین اتفاقێکە ئەیخا گەرەکیسی ئینسان تاک و تەریا و بێدەسەڵاتکە شعارە سڵحتەڵەبی شعارە قانونمەند بوون شعارە ئەمنیەت دۆستی تەوەهمە نظام سڵتەس کە گەرەکیسی تۆی ئینسانە فەردی لە ئیندڤیجویشن بتخاتە ناوە ئیندڤیجواڵەتی خۆپەرستی و لەم خۆپەرستیە تاک و تەنیات بکە بێ کەس بێ پشتیوان بێ حیج لەم جامعەوەکو گورگێ بەرەدا کە هەرچیشتە خۆت کەس بیکەی خۆت بۆ خۆت شۆهرەت کەس بکەی خۆت بۆ خۆت قودرەت کەس بکەی بۆیە تۆ ئەوێنی ئەمڕۆ کاوران لە پشت دووربینە
لايڤە ئینستاگرامیە ئیتر هەر ئەوە ماگە شورتە ڕاڕاب کاتە پێ تەقلە لێبا تۆ بیوێنی ئەمە لە فڵانە جێگەی وە فڵانە اتفاق کەوتدە بۆ خاتریەوەی جەل بە نەزەر بکە بۆ خاتریەوەی شۆهرەت پێیاکە شۆهرەتێک کە نەیبووگە خانەوادەیەک کە نێسی پێگەی ئیجتماعیەک کە نێسی قەوم خوێشێک کە نێسی کەرامەتێک کە نێسی سەروەتێک کە نێسی وەدەسی بێرێ چۆن تۆ فکرەکەی من ئێشی بێ موسبەت قسە بکەم بێژم چی بێژم مردم حاڵتان خاسە بێژم بەڕاستی پێ خاسێکن بێژم بەڕاستی وڵاترە فەهمیدەن ئەوە نییە بەس نییە بە کۆرۆنا نامرن دەی تۆ بە کۆرۆنا نامری بە تەجاوز جمهوری ئیسلامی ئەمری بە کۆرۆنا نامری بە دەعمە ناوە جادە ئەمری بە کۆرۆنا نامری بە سەرەتان ئەمری بە سەرەتان نامری بە سەکتەی قەلبی ئەمری بە سەکتەی مەغزی ئەمری بەمانە نامری لە مەسرفە وایەگرا ئەمری بەمانە نامری لە دۆزە فرەی شیشە ئەمری لە دۆزە فرەی هەرۆین ئەمری بەمانە نامری سنکوبەکەی ئەوەنە عەرەق دەسازە خواردگە دەی تۆ هەر ئەمرید تۆ دامێکە مردگی فاجعەس ئێوە لە مەرگە یەکتریان نێنە کەناری یەکتری کورێ ئەسەم کۆرۆنانە گولی تۆ ئیستا خۆشکێکە گولی بگرتایە چی پێ کرد ئەو کوشت ئەسب و ڕاحەتی کەی چیت پێ کرد فڕێ ئەدێتە بیمارستان هەفت دایک و باوکە فڕادێتە ساڵمەندان چون جێگە نییە وەختە نییە و چی بکەیت و با فڕێ دەمە ساڵمەندان و لێ پەرستار هاوە دەمیوە قەشەنگە ئەم دنیا خەریکن دروستی ئەکەن واقعان پێشڕەفتان کردگە ئەمە زەندگیە من و تۆ خەریکی نەیکەین تۆ ئەسەن ڕەحزێ فکرە کردگەس و خۆت پیر ئەویت فکرە کردگەس و بێکەسی لەم دنیا یعنی چی تەنیایی لەم دنیا یعنی چی بێدەسەڵاتی لەم دنیا یعنی چی بێمەعنابوون زندگی لەم دنیا یعنی چی دەی تۆ ئەگەر جەنگ و سڵح بخوێنی تۆ ئەزانی ئەندرە لە تو لە داستانە جەنگ و سڵحە چه اتفاقاتێکی تیا اتفاقەکەوێ و چه تەحولهایەک لە وجودا ئینسانە دروست ئەوێ لە مەواجه بوونەتەکە ڕووی واقعی زندگیە ئەندرەیەکە لە ئەوەڵ ناپلئۆن بناپارت بە ئینسانێکی گەورە ئەزانی بەڕەحبەرە ئینقلابە فەڕەنسەی ئەزانی فەڕەنسەیەکە لە ژێرە ناو سدورە ئینقلابە خەریکە بە ناپلئۆن بناپارتی مەرزەکان و سنوورەکانە تەواوە ئوروپا لە یەک ئەشکێنێت و تێت لەشکریانە ناپلئۆن بۆناپارتێکە بیشتر لە 600,000 نەفەرن لە هۆلەندی و لە پرۆس و لە ئەڵمانی و لە ئۆتریشی و لە فەنلاندی و وانە ناو لەشکرە ئاغا لە هەستانی و پۆڵەندیە کەوانە ناوی لەشکرە ناپلئۆن بۆناپارتە بۆ فەتح ڕووسیا ڕۆن یا پێر کوڕە زۆڵەزاکەی کونت کە عاشقە ناپلئۆن بۆناپارتە کوڕە زۆڵەزاکەی کورد کە هەر کونت کە هەر کارێک ئەکات بە چاوە مردم بێت چون هەل لە ڕۆژە ئەوەڵ و ئەنگە فەرزەندە نامەشروع بوون و زۆڵەزابوونی ها بە ناو چاوە و سەیرە تەحەولەم داستانم شخصیەتە چی پێتێت ئەم کاراکتەرە چی پێتێت در نتیجة كاك شهرام عقل سليم مهمة خيلي مهمة دوستي توسية كروتي بيجا عقل ناقص ما يجا كمان سنس ما يجا عقل سليم خيلي مهمة كاك شهرام خيلي مهمة بإنسان كان بيجي ترسكان يعني چه شكلية لما واجهبون تاك ترسكان يعني چبكن زندگي چونه جامعة چونه چي باعث تداوم أويد مثلا داستايفسكي يجيت عشق مثلا تولستوي يجي عشق چیه مثلا نيتشه يجي we love power إرادة معتوفة بقدرات مثلا فرويد يجي شهوات سكس باعث تداوم زندگی اوی ایوه چی تیتانه باعث تداوم زندگی اوی زندگی ام لحظات السخت سواتيا وتو فكركي زندگی نیه
زندگی ئەم تەبلیغاتە سەوا نظام السلطة تحتەناوە کۆرۆنا ئەیکا. و تۆ تەسلیمی بووکی و تۆ زندگی ناکەی لەم مەقتەعە، تۆ خۆت ئەشاری تۆ خۆت قەرەنتینەکەی لەبەر خاتری و مبتەلا نەوی لە کاتێکە خۆی ئێژێ ئاشە خالەس بۆ خوری پاتە نەخوری پاتە ئیمساڵ نەیگری ساڵێتر ئەگری ساڵێتر نەگری 2 ساڵی تر ئەگری واکسەن تێت واکسەن بێمەگەر واکسەنە سەرماخوردگی نادەن نەمردم ساڵی 1 ملیۆن نەفەر بە سەرماخوردگی ئەمرێ واکسەنی شای دێدەن هەرچی ساڵیشە ئەوە من 40 ساڵمە هەرچی ساڵە 3-4 دەفە سەرماخۆ تۆ بڕۆ لەم بیماریهای مختلف جیهان و سندرومهای مختلفە بگەڕێ بزانە چەند دەرسن لەم سندرومانە بەم علمە پزیشکیە ئێژێ قابلە دەرمانە منشەئی بە وجود هاتنی بە تۆ ئێژێ و ئێژێ قابلە دەرمانە هیچ نەخۆشیەکی جدی علمە پزیشکی ناتوانێت دەرمانیکە هیچ نەخۆشیەکی جدی ڕاحەتترین مەسائل ئەتوانن بکەن دەست و پێشکیانێک و جمجمە واکردنێک و جەڕاحیە بازە قەلبێک و چوزانم گوشادکردنە ڕەگێک و تەنگکردنە ڕەگێک و تۆ فکرەکەی لە بەرامبەرە کامە بیماریە قودرەتمەندە ئەم علمە پزیشکیە دەرمانی هەست بڕۆ بگەڕ کاکە بڕۆ لیستەکەی بەڕەسیکە دەی تۆ تا دوێکە یا شێخ مرید بوو تۆ تا دوێکە پەڕۆی زەرد و سوور و ئەوەستۆقەی شەخصە پەڕۆینا ئیمڕۆ بەستکتە سۆقەی دکتۆرە متەخەسسە بەستکتە سۆقەی دانشگاها میزانە نجاتە مردم تەوەسوتە دانشگا و مراکزە دەرمانی هەرەوە سەوا لە تەکایە شێخەکانە ئاکریا زیاتر نییە ئەلا ڕەقمە ئەوەی کە سیستەمێکی پڕدەرامەدی پڕسوودی مردم چاپاندنی چەپاوڵکردنە مردم تحتەناوە علومە ئازمایشگاهی و تحتەناوە علومە پزیشکی و جەڕاحی و بیمارستان دروست کریاگەوا لە دەست قودرەتە ئێوە لە کاملێک لەم ترسەکانتانە لەگەڵ یەکتریا بوون کە نەترسن دەی تۆ سەرزەمینە نییە ئەفەهمی سەرزەمین نەبوون یعنی چی باوەڕکە نافەهمی چ دەردێکی گەورەز متری خاکە نەوێ کە تۆ ئێرادەت بەسەریا بێ جێگەیەکت لەم کورەی زەمینە نەوێ زندگی تیا بکەی گشتی بە ئین حەسارات و گیریاوێ گشتی ساحێوی بوێت بۆ ساحێوەکەی تۆ نەوید ژیاگرا ئێرانە وامە ئێرانە قەوانینی واسە ئەمە قەوانینە ئێرانە تۆ لەگرا لە دایک بووی ئەمە شناسنامەی ئێرانەوە تۆ موەزەفی تەبقا ئەم قەوانینە ڕەفتارکەی ئەگرا عێراقە ئەگرا تورکیەس ئەگرا بریتانیاس 1 متر خاک لەم کوڕەی زەمینە نەماگە 1 ئینسان لەسەری و دانیشێت وە لە ژێرە ئینقیادە ئەدەیەک گەردەن کەشە ساحێبە قودرەتانەوێت ئەو بە تۆ دیکتە بکا چۆن زەندگیکەی چۆن هەڵس و کەوتکەی ئەو دیکتەت پێ بکە نەخوات تۆ ئەمە ئەفەهمی واقعان کەی سەردەمە ئەمەگا ئێمە ئەمە بفەهمین تۆ فکرەکەی لە دیواندەرە پاڵەداگەسە و لە هەمەدان پاڵەداگەس و لە سلێمانی پاڵەداگەس و خاکە هەست تۆ ئیرادت بەسەر چیە هەست لەوێ تۆ ئەسەن مەوجودی لەوێ چیتە نەخواتە چی هەنە تۆز چەندێک لەو خیابانە تۆ ئەڕۆیتە ناوی بەر ئەساسە تەرح و زەهنە تۆ دروست کریاگە هەڵس و کەوتی قسەکردنی ڕێوەڕوینی نگاهکردنی چەندێکی تۆی چەندێ تۆ متعلقی چەندێ تۆ لەوێ ساحێ و حەقی هیچ تەکان بخۆ تحتەناوە بەرهەمزەنەندەی ئەمنیەتە عمومیەتگرن وەکو مامر هەڵاوەسن تۆ قانونش کانگە تۆ یاسا و پێشێل کردگە یوبرەکە لۆ کامە لۆ کامە قانون ئەو قانونەی وا ئێمە دامان نیاگە ئەو قیودەی وا خۆمان تعریفمان کردگەسۆ یا ئەو قیودەی مشتێ تێ هەڵدریاگە نۆکەرانە تۆ بەناوە قانون لەناو پارلەمانە تەسویریان کردگە داگیانە بەملە ئێمە بەناو بەخشنامە و قەتعنامە و ئەمانە دریاگە بەملە ئێمە و ئێمە موەزەفین ڕعایەتی کەین
کاکە گیان نمونەی لنینگراد خەیرە مهمە تۆ فکری لێ بکەیتەوە. 2.5 ملیۆن نەفەر دەرنەچوو تەکە مەرگا دەست و پەنجەی نەرم کرد ئاکردی. ئەی تۆ بۆ تەکە زندگیا دەست و پەنجە نەرم ناکەی؟ ئەی تۆ کاول تاکوێ هەڕاکەی؟ بزان من دیبەیتێکم کرد پێرەکە و وتم ئەزانن فەرقم و چە و بوجە چییە؟ ئەزانی بۆم دیبەیتمە کرد ئەوەی وا لە حەلیمە کوردستانە فەرقی ئەم دووە نازانێت، لە خۆی سوعال ناکا بۆ پارتی و یەکێتی ئێژن ئێمە کەسریە بوجەمان فقط حقوقە کارمەندەکانە. لەم وەسەتە دەوڵەتە عێراقی مردمە عێراقی گرکەوە گرەوگان، پارتی و یەکێتی 1,500,000 نەفەریان گرکەسەوە گرەوگان. لەم وەسەتە مردمە ئەحمەق دەم ناکاتەوە. بۆ دەم ناکاتەوە؟ چون ئەو حقوقی پێدن مفتە. ئیژاغە تۆ مامۆستایی نەمانگەرەکە تێ هەڵە دەیم بڕۆ دەرەوە پیاگی بڕۆ خۆت بژێنە. حقوق بندیوارانەمان پێداگە پێشمەرگەی دیرین و ئەلفالەکان و هەڵەبجە و تەقاعد و ئەمانمانە پێداگە پێت نابی. کاورایش ملی بووگەس و پوت عادەتی کردگە مەجبورە هەر سوالکەەوە بوو پوڵمان پێنادن و بوومان موچە نایەت و ئەمە تفاقیشە لە بەغای شاکەفتەگە. گەشتی خەریکی فەسادە کە مردمە عێراق و خەڵکە حەلیمە کوردستان ڕۆژ و لە دوای ڕۆژ کاولتر بکە. تۆ تا ئێستا دیکتە یەک ڕۆژنامەنگار سوعالکە خەیرە کەسریە بوجێ ئێوە فقط وە لە ناوە حقوقە فەرمانبەرانە چۆنە؟ هیچکە سوعال ناکە. دەی تۆ لێو دوا قبوڵەکەی لە مردمە بێژە موچەنی و نانی و بوجەمانی و برسیمانە نەچاوت دەراهات برسیدە ملە ئەتەقی برسیدە خوامە کرد ئەمەردی لە برسا جێجێ چی بکەم موچەنیە دێوە من چی؟ چون تۆ فکر ناکەی تۆ خەریکن چیت پێەکەن. تۆ گیریاگی وە بارم تام قسانە بکەی موچەنی و بوجنی و نانی و برسیمە و سوالەکەم و ئەڕۆمە بەرە مزگەوت و دەوەکو پێشمەرگەیەکی کە لە زل 1000 دیناریە دەربێرم و حابە حەقیم قورعانە و پەڕمە لێبا و بگریت و هەر 1000 دینارم واپێ چاوت دەرەها 1000 دینارە واپێ پێشمەرگەم چاوت دەرەهات پێشمەرگەی فاسدێکی وەکو خۆت نییە. ئەگەر ئەم جامعە دەست بکێشێ لەم ئەخلاقە ئەحمەقانەوە ئەم ئەقلە ناقسە ئیمکانە تەحەوڵ مەوجودە کاک شارام. ئەگەر نەتان هێشتایە واز سوارە ملتان بوایەنە سەرزەمینە ئێمە نایجیریا. من ئەمان گشتی لە دیبەیتەکانە وتگەها من خەریکم جواوە تو ئەدەمۆ لەگرا کاک شارام فکرەکەی من بۆ وتم ئەنفالەکان کارە پارتی وێکێتی بوو. من بۆ وتم کۆچدانە خەڵکە ئێمە لە شارەکانە کار حیزب دموکرات و کۆمەڵە بوو لە لادیەکانە بەرەو شارەکان. مەگە من نەموت ئەمانە لە دیبەیتەکە نەموت ئەمانە وەختی کۆرپۆریشنیان دروست کرد ئەووەڵین مەوجێک دایان ئەم خەڵکە بێرنە ناو شار مەوجە گوستەردەیە سیستەماتیک ئینقلابە سەفیدە شابوو. ئینقلابە سەفیدە شابوو. تۆزی هەمدا وتم زەمین تەقسیم کریا ئاو تەقسیم نەکریا. دەرنەتیجە فرەیەک لە زەمین هایە کە تەقسیم کریان نەیەکریانانی لێ دەروێری. دەرنەتیجە فرەیەک لە مردمە لادێ هاتن کەوتنە ناوە حەڵەوی ئاوادەکان و حاشیەی شار و کیانشار و جەفەراوا و ئیلاهیە و دەڕەدریژ و دەوڵەتاوا و چەمەن ئەمە هاتنە ئەوێ تەبدیل بوونە دەڵاڵ و تەبدیل بوون بە حاشیە نشین و تەبدیل بوون بە بزێکارە ناوە ئەم کۆرپۆریشنانە. مەوجە دووەمیان شەڕ کۆمەڵە و دموکرات بوو. هەرچی لادێز چۆڵی کرد پێیان. سەدام حوسێن بۆم کارێ کرد جەمعیەتێ وەختێ پەراکەندەس بە سوورەتە منسەجم ناتوانین سەرکوبیکەی حەملە بۆ کوێ بکەی. ئمڕۆ ئێژێ ئێمە چوین هەولێرمان کرد. هەولێر 1.5 ملیۆن نەفەری واتیە مەسەڵەن. جاران ئەم 1.5 ملیۆنە 300,000 و 1,200,000 پەخش و بەم کوردەوارە
مەشیە بە پانتایی ئەم کوردەوارە ئەرتەشە بە هاوردەیە کۆنتڕۆڵ ناو لەزا نەقشە پارتی و یەکێتی ئەمە بوو کە هەواهەنگ تەکۆ حکوومەتە مەرکەزیە لادیەکان خراوکەن بچن بپرسن لە خۆتان بپرسن سەدام حسین بۆ ئەمانە شارێکی دروست کردو یەکێتی و تا سوپرێکی پیانەدا پولی پیانەدا لە لادیەکان دەری هاوردە نەیخستە ناوە شارێک ساڵ 1991 تا 98 12,000 لادێ تەوەسوتە ئەرتەشە تورکیە خراو بوو بە بەهانەی کێ بە هاوکاریە کێ پەکەکە دەی تۆ ئەمە ئەفەهمی تۆ ئەفەهمی خروجیە بوونە پەکەکە یعنی چی سەمەرەیە بوونە پەکەکە یعنی چی پەکەکەوە چ دەردێگە خوا پەکەکەوە دەردە ئەوە ئەخوا سەرزەمینە ئێمە بە تەورە مطلق تەوەسوتە کۆرپۆریشنە تورکیە و ئێرانی حەپەلوش بکرێ بۆ پەکەکە هاوکارە لەمە نەقشی ئەمەسە بۆیە ماگەسەوە بۆی تەقوێتیەکەن بۆی پوڵی پێدەن بۆی نەفەری بۆ هەنێرن بۆی دەمە قۆپانەکەنە پێی دەی تۆ ئەمە ئەفەهمی نایفەهمی بۆ تۆ چون قدرت ناناسی تۆ چون هێزە خۆت ناناسی هەروواکە عاتفە ناناسی تو باوکت دایکت گەورەتی کردگە نازانی عاتفە چییە تەمام وجودە تۆوە دەردی یەک لەحزە ئەخوا ئەو لەحزە باوکت وا لەسرە مەرگە کوای دەی باوکە تۆ وا هەرتە کولیەکەی لە کار کەوتایە تۆ کولیەکە نەداوە باوکە نەدەدا یا دایکە تۆ نافەهمی عاتفە چییە ئێستافەهمی سیاست چییە ئێستافەهمی سەرزەمین چییە ئێستافەهمی ئازادی چیە تۆ عاتفە نازانیت چی باسە چییە مثبت بکەم کاک شارە واقعان ئێوە عاتفە ئەزانن ئادەی خۆ پڕە ماسبەن لە لووتان و قڕە ئەتوارەکانە ناو بیمارستانە وا لە بیرە هەڵپەڕکە ئەحمەقانەکانە پەرستدارەکانە وا لە بیرە دەست بۆ دەست ئەتانگێڕا ئادەی بڕۆ چواردانە ڕۆڵە و پیای دروست هەساوی بێرە بێژە لەم دەورانە کۆرۆنا پەیوەندە ئیجتیماعی خۆی قەت نەکردگە تەکە قەوم و کەسوکارە خۆیان حتا ئەوەی نەخۆش بووگە چووگە سەسەرینی لە باڵینیا بووگە و پەرستاری لێکردگە چواردانە فیلمە وا بێرە ئادەی بێری نیشانی بە تا ئێمەش دەست بۆ دەست بیگەڕێنین بۆ هەر ئێشێ فیلمە حاکەمیەت و جامعەی مەدەنی و حیزبەکانەوە دەسەوێ ئەی بۆ دەنگەیەوەی مەردەم نییە خۆ هەر کامتان مۆبایلێکتان هەست یا دروست نییە یا ئەگەر هەست بۆ دەنگتان نییە تۆ ئێژی پەدیدەهای موسبەتەم جامعەیشە بێزە کامەسە پەدیدەی موسبەتتان ئادەی کاکە تۆ لە عاتفە ابتدائی ترین ریاکشنە قەریزی و سروەتە غەریزیە کە ئینسان هەسی تو ئەمەتە نەماگە دەستکاری کریاگە مەسنوعی عاتفەتیان گۆڕاگە لاو بهداشتە و گەرەکمانە بمێنین و خراو و بان نەمرین و قەیرە بهداشتی مەون و کاکە بۆ گەرەکتە بەمان کوژی تۆ فکرەکەی تۆ بابەتەم قساناییکەی بەس ئەقڵە سەلیم شتێکی مهمە خیلی مهمە مردمێک کە لە دەمە دەسیتەرین عاتفەوە غەریزەی کە عاتفەی وێت ئاگاهی نییە ناتوانێت عاتفەیە خۆی خەرجکە نەئەفەهمێ ئازادی چییە نەئەفەهمێ ئەخلاق چییە نەئەفەهمێ فەزیلەت چییە نەئەفەهمێ گەورەی چییە نافەهمێ غوروور چییە ئەها ئەوسا ئەیانوت کاورا و وەز لەسەر کوڵمە خۆی سوورەکە یعنی خەڵک پەینەوە برسیەسی سەر کوڵمی زەردووگە ئیسە مۆدە لەلاتان ئیستە تۆ ئەخاس و خراو زەنگە دێژی حاڵمان خراوە برسیمانە پول نییە وەزمان خراوە موچە نییە پارە نییە وەرد و دەرس چوار دەسماڵی هەست ئەناڵێ برسیمە و وەزم خراوە و کاولم و لە بین چوبم و بەڕاستی و کار نییە و ئێژی کار نییە بعد کارە دۆزیت ویان کەسیان گەدەکی نییە کارکە لاوە نایکەم و کارگەریە و نایزانم و نایکەم و دەخۆتەوە دوت کار نییە
ئەوسا کاورا بە زلە دەموچاوی خۆی سوورە کردو ئیستە گشتی بەیت و بالۆرەیەژێ وەکو پیرەژن وەکو سوالکە لەسەر ڕێگە گشتی دەست درێژە کات و ئەم تەسویرە فرا قەشەنگە گشتی حەزی پێیەکە لاوە مردین و لاوە کورۆناس و لاوە ناڕوین و لاوە توش ئەوین و لاوە ئەمرین و دەیەمری چی بکەم ئەمری دەی تۆ ئەگەر فرە فشارە وهاتکە یە وەزعەیە فکری و حاڵە خۆتەکەی دەی درۆوە کە تۆ برسیت نییە درۆوەکەی تۆ هیچ ئەحساسە تحقیری لە وجودە خۆتا ناکەی بۆی تەکان ناخۆی تۆ ئەحساسە تحقیر لە وجودە خۆتا ناکەی کە تۆ تحقیر کریاگی کە تۆ یەک شتێکیشت هەز یە وجودێکیشت هەز کە تحقیر ئەکرێ پێت بەرەخوا تۆ کەی پێت بەرەخوا تۆ ئاشکارای عاڵەم درۆ پێکەن و ئاشکارای عاڵەم خۆت درۆەکەی بۆیە داسایفسکی ئێژێت لە زوانە پەدەرز و سیماوە ئێژێ ئینسانێک کە بەخۆی درۆ ئەکا بەرەبەرە احترامی نسبت بەخۆی نامێنێت چه بەڕەسەی بە دیگەران چەند نەفەر لێوەوە خۆتان درۆ ناکەن وە خۆتان درۆ ناکەن تۆ ئەوەنەی خۆت وە خۆت درۆت کردگە بۆیە خروجیەکە دەمەسە هیچ احترامێ نەبۆ خۆت قائلی نەبۆ دیگەرە هەرچیشتە درۆست سواڵە ئینسانیەتکردنیشت دروست وەیتە ئەم ئێرانیانە ژێرە دەستە دەوڵەتە جمهوری ئیسلامی لە خۆیان درۆزنتر لە خۆیان هەزار چهرەتر ماستاوکەرتر پیازپاککەرتر پاچە خارتر مەوجود نییە گشتیان عەلی باز و حوسێن باز و ئالای کۆتان لەخۆ دەر و کوورش بازن قاچیان نەخواتە مەرزە یونان گشتیانەوە تەرەفدارە حقوق بەشەر We are human, there is human right, we want our right. چۆن لە ئێران زاتنەوە قەڵەتانە بکەی چۆن ئەو قسانتە لەوێنەوە کرد چۆن لەوێ حقوقنە وەکو گەماڵ زندگی دەکرد چۆنی ساعتکیتە دەرەوە we are human, we want human right. چۆنە کاورای کاول کاورای دروزن تو تەواوە بنیادە وە درۆ دروست بووگە تەواوە بنیادە وە چاخان دروست بووگە ئەوەنەتە درۆوە خۆت کردگە احترامی بۆ خۆت نەماگە بۆیە کۆرۆنا سەهرە سوحابێژن مەشەی لوت ئەکوژێ گشتان لە دەرەسەر مەشەی لوت ئەمرن چوار نەفەرتان مەشەی لوتی بێ ئەمرێت بۆ لەبەرەوەی ڕۆحیەتان زەعیف بووگە لەبەرەوەی ڕۆحتان فاسدە لەبەرەوەی ئەوەنە ترسیاگی ئەوەنە خەسیاگی ئەوەنە ترسیاگی ئەوەنە خەسیاگی فویە داتەخە خۆ بە هەیکەل و بە زلی نییە ئەوەنە ئیمان نێ لە وجودتا ئەوەنە ئەدەب نێ لە وجودتا ئەوەنە غورور نێ لە وجودتا تۆ لەکوێ پێت بەرەخوا باوەجان ئینسانێک کە لە وجودیا جوهری موجود نوێ کە ئەحساسە حقارەت بکە و ئەحساس بکە کەسێ تحقیریەکە سیستەمێ تحقیریەکە بەرنامەیە تحقیریەکە ئەم ئینسانە موجودیەتە ئینسانی نییە خۆ فویەکی لێ بکە داکەفێ دەستێکی بۆ بووە خەپەکە ئەو ساگەرێکیان و لەم لۆمپەنانە یەکێ حیزە بکەن دەستیان بۆ ئەورد دەستیانەوەرد بۆ سم توشتی ئەگەر کاورا واکوونیشی نەوایە دەست دووەمیانەورد واکوونیشی نەوایە شەواڵەکەیان داکەن لەزان مهم و کاورا وە شۆخی کلکێکە بۆ تێرە کلکی بشکێنی تا حیزانەکە ئەم قسانەی کە من ئەیکەم کەسانی هەمسن و ساڵە منن ئەفەهمن چیەژەم پیاگ وایتا لە ناو جامعەی کوردەوارە گەورە بوایتا ئەوەڵین دەرسە زندگی پیاگبوونت ئەوە وەک کەسێ دەستبازیت تەکانەکە حیزت نەکاوە دەست تا عادەت نەکەی تۆ ئەمانە فێرە مناڵەکەی یا مناڵە وەکو خۆتی پێاتکە ئەوەنە دەستکاریان کردگە عادەتە کردگە بە هەر تەجاوزێ دەستیان بۆ هەرچی برد دەنگە نەکرد زیاتر بردیان ئمڕۆ لە ژێرن ناوە چی ئەم تەجاوزە قبوڵەکەی حەزی پێەکەی ئمڕۆ گشتی حەزەکە بە گەی و لەزبیە نەزانی بۆ چون گشتی ڕۆحی بوو بەس و گەی و لەزبیان تێگەیت لەزا ئمڕۆ شیکە
تحت ناو أومانيزم، تحت ناو مبارزتك انقيادها، تحت ناو برزبون أخلاقيات البشر، تحت ناو بيشرفت وكو چون أبل دوانزة هاتك ورجن جديدة انقياد بازي هاتك. هوموسيكشواليتيان كشف کرد گشتمان بەڕاستی تەرەفدار هەموسێکشوالین و چی بکەین و بەڕاستی و ئینسان و تەبیعەتەوە وەخوا داگیە و مەی شارەوە مەمکە سێوە و دارەوە وەخوا داگیە و مەی شارەوە. ئەمە یعنی چی؟ یعنی سینەی خانمێ قوت و کەنیشکە شەرمیە کرد ئەو ساش سووتیە نەو لە لادیا سینەی قوت و ئەڕوویە ڕێوە ئەلەریوە شەرمیە کرد کەنیشکەکە و دەسە خۆی نەو. کاورایش خەریک و پەیامی بۆ هەنارد قووەتە قەلبی پێدا ئەیو مەمکە سێوە و دارەوە وەخوا داگیە مەی شارەوە. مەمکە میوەیەم دەرەختە سە قوت و زەلوێسیاگە کارە خواست تەبیعیە بۆ ئەی شاری تۆ بۆ خۆتە مژمۆڵ کردگە بۆ شانە کەزەکەی بۆ ئەی وەسیت و ئێستامانیش ئێژن گەی و لسبیەن و ئەمانە وەخوا داگیە مەی شارەوە تەبیعیە. بۆ چون ڕۆحی گشتیان گەی و لسبیەنە گشتیان وایانە پێیاتکە گشتیانی تر ئەوەنە تەجاوز کریاگە و ڕۆح و وجود و کەرامەت و عزەتیان حج مقاومەتێکیان نەماگە. لذا لەکوێ ئینسانیەتە خۆی تعقیبەکە لەکوێ سفەتی بۆ خۆی پیا بکە لە بەرجەستەکردن و فەزیلەتمەندکردنە ڕەوابەتە جنسی هەم جنسگەرایانە. تۆژۆکەم واتانە پێیاتکە ومەجا لە زندگیتان لە جامعە کوشت ئێوە زندگیتان لە جامعە کوشتگە ئینسان ناتوانێت لە ناوە ئێوە بە غوڕور و زندگی بکە تا سەتحە خۆتان گەرەکتان ئینسان بێر نەخوارەوە حملەی پێەکەن. ئەوسا لە لادێکانە یەکێکیانە خستە کناریان و هویان کرد کلکیان درێژە کرد هو تفیان تێ کرد و هویان تێ کرد مۆشتێ ئەحمەق دانەیەکیانەگەر هویانە کرد. ئەوە هو ئەکەن لە ئینسانە با کرامەت هو ئەکەن لە ژێرە ناوە دانشگاهی و دکتۆر و متەخصص و حزب زندگیەکەی و دێت تو هەرە فەهمی زندگی یعنی چی ئادەی بێن نیم سەعات دەرمەوردە زندگی قسە بکەن بێن داستانێ دەرمەوردە زندگی قسە بکەن بێن داستانێک بێژن عشقی تیا بهۆنەوە عشق بە زندگی تیا بهۆنەوە بێن بیکەن بێن یەک سەعات دەرمەوردە شەڕ قسە بکەن بێن دەرمەوردە چیرۆکایەک لە شەڕ اتفاقەکەوێ و تەحوڵاتێک کە ئەتوانی شەڕ ئیجادی بکات تعریفیکەن. پاستاناک ئێژە لە کاتە ستالینە چون حەجی کەسە ئەیان گرت بە تایبەتی ئەوانەی کە باسەواد وایەنە گشت کەسێ ئەیزانی ڕۆژێ ئەستالین ئەیگرێت بۆیە وەختێ لە کارە هاتۆمات وەختی ڕوویە سەری کارماتەڵ و کاگێبێ بێت بیگرێ کلیدی ئەخست لە دەرگای ماڵەکەی تەواوی گیانی ئەلەرزە ئەویسە کاگێبێ وا لە ماڵە ئەمگرێ ئەڕوویە خیابان ئەویسە لە فروشگا ئەمگرن خولاسە کاورا بوو بە هەفتەیە ئەگیریا کاورا بوو بە 5 ساڵ نەئەگیریا دوای 5 ساڵیان گرت ئێژێ ئەم کاورا لە توو لە ئەم 5 ساڵە ئەوەنە بە ئسترسە گیریان زندگی کرد کە زندگی نەکرد وەختێ ئەیان گرت ئەحساسی یەکرد ڕزگار بوو. ئەمە حکایەتە جملەکەی عەلی بن ئەبی تاڵبە وتی فزت برب الكعبة وەختە دایانە قەیسەری وەختە ئیبن مولجم و شمشێر دایەمە لەسەری بۆ عەلی بن ئەبی تاڵب ئەیزانی خەوارج ئەیکوژن هەرچی ڕۆژە ترسی ئەوەی بوو بیکوژن ئاخری ئیبن مولجمە و دای لێ کورە نەجاتی بوو بابا ئەمەد کەی چەنێ من بەم ئەسترسە زندگی کەم دیتۆ ئەمە فەهمی تو ئەمە فەهمی ئەم زەجرە کە تۆ لە مسترسای کێشیت چه زەجرێکەوە چه شکنجەیەکە پێر ئەزدواجی کردو لە ڕۆمانە جەنگ سۆڵحە ئەزدواجێکی ئیجباری کردو
بعد لە دەورانە شەڕە ئەسیرەوێ لە ئەستەبڵێکی ئەسپاوێت لە باس دڕیاگ و سکە برسی و لەشە بێپەتوو سەرمای ڕووسیە تازە ئەفەهمێت ژیانە لە ناوە ئەو ئەستەبڵە ئەسپە لە ژیانێک کە تەکە ژنەکەیە ئەی کرد لە ماڵە ئەشرافزادەی قەسریانە ژیانێکی ئازادترە. تۆ هەست هەم داستانانە تعریفکەی ئەم مقایسانە بکەی بۆ نێست چون لە جامعی تۆ ئەمانە بەحس نەکریا. ئەزانی چی بەحس کریا؟ ئەوەی وا دەوڵەتە ئێران وتی، ئەوەی وا BBC وتی، وا مەنۆتۆ وتی، وا جم TV وتی. ئەزانی باسی چی کریا؟ هەپی ڤالنتاین. ازدواج سفید کردیم، دوست دختر داری، دوست پسر داری، پول داری، مدرکت چیه؟ اما تو اصلا نتفهمی زندگی چیه. تو افهمی زندگی چیه؟ بڕۆن کاورا مناڵێکی پێ ئەیوەت ناکرێ بۆ ئەشێ 15 کلاس بیوە، ئامادەگی بیوە، کلاسە زوانە خارجی بیوە، کلاسە کۆنکور بیوە، کلاسە موسیقی بیوە، کلاسە بەدەنسازی بیوە، کلاسە ڕەقسە بالە بیوە بۆچی دەکا کە گەرەکتە چی دروستکەی؟ گەرەکتە چی دروستکەی؟ وە زۆر گەرەکتە بیکەیتەوە باخ ناوێتەوە باخ. گەرەکتە چی دروستکەی؟ بابە مناڵەکە فێرە زندگی بکە حاڵیتە. وە زۆرێک کاتە کڵۆسوچێک و نە ئەدەبی فێرەکا و نە تەربیەتی فێرەکا و نە دنیای فێرەکا و نە عاتفەی فێرەکا. بێتۆ دکتۆر، دەبێتە دکتۆر بینە چاڵی چاوت، ئەوێتۆ فاسدێ وەکو خوات، ئەوێتۆ فاسدێ وەکو خوات، یەک عمر زندگی نەکردگە، تۆ حاڵیتە، تۆ ئەمە ئەفەهمی؟ ئەگەر مناڵەکەت کاکەی کوردم ڕۆ نایەتە لات لە ترسە کۆرۆنا، خوات واتە پێکرد، تۆ واتە پێکرد. تۆ یەکە مەحسوڵە کۆرپۆریشنە ئێرانی بوویت، عێراقی بوویت، پێشکەوتن و هەر کەسی بۆ خۆی زندگی بکا و دەست بگرینە منە کڵاوە خۆمان و پێش بکەوین و وان بگرین و پولەکە لە کوێ بێرین و چۆن زندگی بکەین و چۆن خۆشە و ئەم قسانتە کرد. کوڕەکەت بوو بەمە. ئیسە تۆ لە دەورانە پیریە لە ماڵا کوڕەکە ئەترسێ بێت ئێژە بابەم گولە کۆرۆنای هەست ئەم کوژێ نایە بۆلات بەرە ئەدا بمری خاسە پێکە. خاسە پێکە جا بێسەوە دیارە ئەمانە 15 ساڵی تر بێسن لەکوێ لە ژێرە دەسە کۆرپۆریشنە ئێرانیە. من بە ئەماڵیان نییە، دەرامەدیان نییە، کەس و کاریان نەماگە، کوڕوکەنیشتیان نییە، کوڕوکەنیشتیشیان بێ لە خۆیان فاسدترە، ئەکەونە دڵتەنگی، ئەکەونە تەنیایی، ئالزایمرەگرن، ئەکەونە گۆشەی خیابان. بێسە بە دیارە سونامی 15 ساڵە ترتانەوە خۆتان مقەسر بوون، خۆمان مقەسر بووین. ئێوە بەم ئەقڵە فاسدەی کە هاورتان تۆهین مەکە. دەیتۆ تۆهین تێتا تەسیرەکە پێت بەرەخوا، واقعان پێت بەرەخوا، واقعان ئەفەهمید تۆهین چه شەکڵیە؟ ئەفەهمید؟ ئەمانە فکرەکەن زندگی کالایەکەوە لە پشتە ویترینە تەلەڤیزیۆنەکان وەکو چۆن ئەپڵەخەنە پشتە ویترین، ئەمە چێ سێنێ، ئەمە شێ بچێت ئەم کالا بسێنێت. زندگی ئەمە نیاغەگیان، ئینسان بوون بەمانە نیاغەگیان، چون تۆ قیافەت شکڵت پەیکەرە برەهنەت شکڵت دوو پێکە پێژن ئینسان تۆ ئینسانینەوە نییە. نە تۆ دەمێکە ئینسان نەماگی، خیلی وەختە نەماگی. بوون و نەبوونیشت هیچ تەسیرێکی نییە. 10 ملیۆنیشتان بمرێ هیچ اتفاقی ناکەوێ. زندگی ئەوەنە پێی بەرناخوا. من نەموت پێشڕەفتە، نەموت تەولیدە سەروەت. تۆ نەتوانی لە 1 چیرۆک لەم جامعەتە تەولید کە 1 چیرۆک، 1 داستان. تۆ نەتوانی کە ئەوەنە ئارامش لە ناوی جامعەتە تەئەمین کەی، ئەوەنە ئەمنیەت تەئەمین کەی، ئەوەنە غرور تەئەمین کەی. ئیسە 20 ملیۆنتان بمرێت چه ئەتەفاقێکە کەفێ. بحرانە گەورەی غرور ئەوێ لە جەهانە، بحرانە گەورەی عاتفە ئەوێ لە جەهانە، چون سمبولەکانە عاتفە مردن. ئەرێ بابە کالا پێشکەشە، ماشین دروست ئەکەی، ماشین دروست ناکەی، گەنم فرە تەولید ئەکەی، گەنم فرە تەولید ناکەی، بۆ خوات
چەنێ من و تۆ لە کناری یەکتریان لەزەت ئەوەین لەوەی کە ئینسانی و ئەم فرسەتە زندگی فرسەتە قەشەنگێکە. داسایفسکی 24 ساڵگی لە ناوە ئەنجومەنێک لە جوانانە سۆسیالیستە ڕووسی ئەگیرێت محکومە بە ئێعدامەکرێ. لە خاتراتە داسایفسکی مەوجودە. ئەیوەنە پاوی جوخەی دار بیوەنە پاوی جوخەی ئێعدام. فەرماندەی جوخە دەستور ئەدا بە سەربازەکان کە ئارایش بگرن بۆ تەقەکردن کە فەرمانە ئاتەش بدات و ئەمان ئێعدام بکرێن. شاهدە ئێعدامە چەندین چینە بەر لە خۆیانەوێ. ئەو لەحزە کە ئەیوەسن و ئەو لەحزە کە سەربازەکان لە بەرامبەر یاوێسن 3 دقیقە وەختی ئێستا فەرمان ئاتەش. داسایفسکی تازە ئەفەهمێت تەماشاکردنە منارەی زەردە کلیسای موسکۆ چەنێ لەزەت بەخشە. بازیکردنە تیشکێک لە خۆرە بەیانیان کە ئەدا لەسرە پێستت چەنێ لەزەت بەخشە. چەنێ لەزەت بەخشە تەداومە ئەم هەناسەتێت و ئەچێت. و هەر لەحزە لەم زندگیە غەنیمەتێکە لە دەست ئینسان فرسەتێکە کە ناگەڕێتەوە و غبتە ئەخوا بە حاڵ سوالکەرێکی کنارە خیابان کە مەجاڵی دەقیقەیەتر نەفەسی هەست چون ئەو ئەزانێ 3 دقیقەیتر ئەم جەهانە ناوێنێتر، ئەم ڕۆشناویە ناوێنێتر. تا ئیستە نەیزانی بوو تاومە تیشکە خۆر لەسرە پێستا چ شکڵیە لەو 3 دقیقە فەهمی. تا ئیستە نەیزانی بوو تەماشاکردنە ئاسمانگ و قوپەی زەردە کلیسا چەنێ لەزەت بەخشە. فکری کردبوو لەزەت ئەمەسە شازادەیەکی ڕووسوی لە خیابانەکانە زوریخە قەدەم لێدەی و پێت بێژن پرنسس داسایۆفسکی 12 دانە ژنە مەکوشمەرگەباوە دەوتوی. لەو لەحزە کە قەرارە ئێعدامیانکەن فەرمانە تزارە ڕووسیەتێت کە ئەمانەی عەفوو کردەوە مەحکومن بە 4 ساڵ. کار ئەجباری لە ناوە سیبریە هەروە کە سۆلژێنتسین چووە سیبری. داسایفسکی چووە سیبری. 3 کەڵە بلمەتە جەهان، 3 کەڵە بلیمەتە جەهان کە بێوێنن لە جەهانە هەر سێکەیان ڕووسن و هەر سێکەیان ڕووسۆفیلن وەکو ئێمەی چۆن کوردین و چۆن هاان بە شوێنە کوردیەتە خۆمان. ڕووسیەش 3 کەسی بوو و دوای ئەوانی تر نەیهاورد. تۆڵستۆی، داسایۆفسکی، سۆلژێنتسین. ئەم 3 کەسە ئەم 3 کەسە تۆزێ ڕەنگ و بۆیاندا. ئەوەی لە لەنینگراد مقاومەتی کرد تۆڵستۆی بوو. ڕۆمانە جەنگ و سۆڵحە تۆڵستۆی بوو. وەلێ ئەدەبیاتە حیزبی ئێمە زانی چی تەولید کرد؟ دەربێترین حاڵەت لەتلتم کەن بمکوژن هێشتا ئەڵێم کوردم ئەمن. ئەدەبیاتە ئۆبژەگی، ئەدەبیاتە مەفعولی، ئەدەبیاتە شەڕە بێهەدەف، شەڕە کوێر، شەڕە بێمەعنا، شەڕە فەرسایشی، ئەدەبیاتە تەسلیم، ئەدەبیاتە حیزە حیزە، ئەدەبیاتە حیز و سەلامەت. بەڵێ بۆیە تۆ حەچێ نەفەهمیت، حەجێک نەفەهمی. جەنگ و سۆڵحە تۆڵستۆی لێنینگراد تەولیدەکا. ئەدەبیاتە حیزبەکانە تۆ ڕەو و کۆچ و هەڵەبجە و ئەنفال و کۆرپۆریشنە ئێرانی و کۆرپۆریشنە عێراقی و تورکی و ئەوانە تەولیدەکا. جامعەی مەدەنی تەولیدەکا، کۆڵبەر تەولیدەکا، فۆمونیست تەولیدەکا. بەس کاک شارام ئەو کەسەی جویای ژیان بێ لە کەلەمەکە بە کەلەمەی دیبەیتەکان ڕاپەڕین زندگی ئەچۆڕێت.
زندگی فرسەتێکە، قمارێکە کردکتە و بردکتە سۆ، ناگەهان موجود بووی، دەرفەتێکی بێوێنە تایبەتە دەسە کەوتگە کە ڕەنگی کەی، کە تابلۆی لێ دروستکەی، کە شوێن دەسە خۆت داخەی، کە دەرکەوێتەوە کێی. وەم مەجالە زندگیە چیت کرد؟ چیت کرد؟ تۆ ئاگاهی بەمەی کە ڕۆژێ ئەمریت، و ئەمە تەفاوتە ئینسانەتە کە حیوانە. ئینسان ئاگاهە بە مەرگە خۆی. توشت دەرفەتە بوێ وەکو قۆقنوس، وەکو فێنیکس، وەکو مەردمە ڕووسیە ناوە ڕۆمانە جەنگ و سوڵحە تۆڵستۆیە کە دوای تەسلیمکردنە موسکۆ دووبارە مەردمە موسکۆ زاوە، دووبارە لەدایک بوو. ئێوە کەی دووبارە دەحفێتە لەدایک بووبن؟ دەلیلەکەی شیەزانیت ئەم ساڵە کاک شەهرام چییە؟ دەلیلەکەی نەبوونە چوارە وەکو منە، کەم و کورت ناقز، چوارە وەکو منیتیان نەهوو ئەم جامعە تەکانی بە. لەذا ئێمە مەوەزەفین لە دیبەیتەکانە خۆمانە بەو شتەی کە بووگە بە باو و نەریتە مەردم، و مەردم فکرەکە فەزیلەتە و تکراری ئەکات و حەزی پێیەکە حەملەکەین، فوو بکەین لە کوردیەتە دەرونیە من ئینسانانە کە دەیان لایە و توێژ خۆڵەمێشی لەسەرا دانیشکە بەشکوەم گەڕگورد کوردیەتە هەڵسێتەوە، بەشکوەم ئینسانە تەکەن بخوا، بەشکوەم ئینسانە لە لەحزەیەکە لە سانیەیەکە و خەبەر بێتەوە و لەم مەیترێکسە هەڵسێتەوە، بەشکەم ئەم ئینسانە سعیکە لە یەک لەحزە جاودانە نەبوێتەوە، یەک سانیە لەم زندگی بکات، یەک سانیە. تەواوە عمر ئینسان بۆ یەک تەسمیمە، بۆ یەک لەحزەست، تۆ لە یەک چرکە حەقیقی ئەویتەوە. فرێک لە ئێمەمانان هیچ وەخت ئەو چرکە نافەهمین لە زندگیە، هیچ وەخت. بۆ خاتری ئەوەی کە جاران مردم لە دەورە چرایەکە دائەنیشت، خەڵکە ئاواگی لە دەورە چرایەکە دائەنیشت، حکایەتیان بۆ یەکتر ئەکرد، تەکە یەکترا گفتوگۆیان ئەکرد، فێر ئەون. وەلەذا مردم گشتی یە منتقێکی تەعقیبە کرد، یەکسری فەزیلەت موجود بوو، یەکسری گەورەیی موجود بوو، یەکسری پرنسیب موجود بوو لە چوارچێوەی داستانە مردم بۆ یەک تکراریە کردەوە. لە دنیای ئمڕۆە بۆ ئینسانە کوردی چیرۆک موجود نییە. ئێمە گوزەشتەی خۆمان فرامۆش کرد و لە ناوە ئەم ئوردوگاه شاریە و ئەم سەرزەمینە داگیرکریاگە ئەوەی کریا زەهنمان محصولات دەوڵەتە ئێران و تورکیە و سووریە و عێراق و نظام سوڵتەی جەهانی بوو لەبەرەوەی دەستەمۆ بکرین، ڕام بکرین، تەجاوز پێکریا بوین، بێمەقاومەت وین، بەری لە ئینسانیەت وین، بەری لە غولور وین، تفمان کرد لە خۆمان، تفمان کرد لە وجودە خۆمان، تاڵانیان کردین. ئەمە ئەو اتفاقە سەکەوتگە تا بەر لە ئێمە مەوجود نەوگە. ئەوەی لەم سەرزەمینە ئێمە بەناوە ڕووناکبیر قسەی کرد، کتێوی چاپ کرد، تا ئەم دەقیقە خەریکە ئستفراقەکانە نظام سوڵتە ئەکاتە ناو زەهنە مردم. خروجیەکەی ئەوێتە ئینسانە هاڕیاک، ئینسانە بێدەسەڵات، ئینسانە تەجاوز پێکریاک، ئینسان نابوودە کاولە بێتعریفە لە خۆی، خەریکە مەوجودێکی تێ هەڵدریاگی کۆنتڕۆڵکریاگی فاسەدی بێ ئێرادە تەولید دەکات. ئێمە تایبەتین لە تاریخە،
بۆ ئەو قسانەی ئێمەیەکەین تۆ لە حیچ کوێنەت بیستەدا ئێمە ڕۆمانە مردم و چیرۆکە مردم تێرین تۆ متەوەجه بوویت گیرە زندگیت وا لەکوێە گیرە کەرامەتت وا لەکوێە تۆ خۆ نەتوانیگە داستانە خۆت بێری تعریفی بکەی بۆ ئێمە کوا داستانە خۆت بێرە منە و میکرۆفۆنە بۆ تۆ ئازا دەکەم بێ 4 نەفەرتان 4 چیرۆکە ئینسانیە خۆتان تعریفکەنەوە هەستان مانای چیرۆک ئەفامن باوەڕکە نێستان باوەڕکە فێر نەکردیاگن ئەمە دلیلی ئەوە نییە ئێوە کەمبووتان بوو نۆرماڵ نیەن ئەقڵتان کەمە دلیلی ئەوەسە وایان پێتان کردگە هەرچیە تا ئێمڕۆ کردتە مەیکەیتر مەیکە بەری پێ بگرە مەکە ئەوانەی تا ئێمڕۆ زانی کە قسە کردگە مەیکە خراوە مەیکە نابوودەکە ئەکا بە مەیکە هەی مەکەم قسانە مەکە لایەوە خۆش